بەخێر بێنەوە بەڕێزان بۆ گفتوگویەکی دیکەی کوردستان تایمز. سمیناری ئەم جارەمان بەردەوامیدانە بە سمینەرەکانی پێشووتر لەگەڵ کاک مەریوان وریاخانە. خۆتان نەزان لە ڕابردوودا چەند سمینارێکمان بۆ کاک مەریوان ڕێخستووە لەسەر ناسیۆنالیزم و نەتەوە، و ئەو سمینارە و وابزانم سمینارێش کەش دواتر کاک مەریوان باشتر باسیەکە کۆتا سمینارە بێ. لە سمینەرەکانی پێشووتردا کاک مەریوان باسی لە پێش دروستبوونی نێتەوە، پێش دروستبوونی دەوڵەت کرد و باسێکی تێر و تەسەلی ئیمپراتۆریەتەکانی کرد، بە تایبەتریش باسی ئیمپراتۆریەتی عوسمانی کرد کە چۆن سیستەمی سیاسی و کۆمەڵایەتی ئابووری وڵات بەر لە دروستبوونی دەوڵەت نەتەوە ڕێکخرا بوو، و دواتریش باسی چێتی نەتەوە و دەوڵەت نەتەوەی کرد، باسێکی مێژووی هەم باسێکی تیۆری پرسی نەتەوە و ناسیۆنالیزمی کرد. ئەم شەویش درێژە بەو پرسەدا، و خۆتان نەزان هەر وەک جاران سەرەتا کاک مەریوان سمینارەکەی خۆی پێشکەشەکە، دواتریش ئەگەر ئێوە پرسیارێکتان هەبوو هەوڵەدەین لە ماوەی ساعتێک یان ساعتێک تا ساعتێک و چارێک کۆتایی پێبینین. بەر لە هەر شتێک ئەمەوێ جارێشتر کاک مەریوانتان پێ بناسێنمەوە. لە ڕابردوودا ناساندومانەوە کاک مەریوان هەمووی ناسن، بەڵام بەتایبەت بۆ ئەوانەی کە گەنجن یاخود لەوانەیە دەرفەتیویان نەبووێ بیناسن یان لەنزیکۆ بیناسن. کاک مەریوان لە ساڵی 1993 لە هۆڵەندا دەژی، لە زانکۆی ئەمستەردام بڕوانامەی دکتۆرای لە زانستە ئینسانیەکاندا وەرگرتووە. ماوەی 10 ساڵێکە مامۆستای بەشی دیراساتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهانی عەرەبیە لە هەمان زانکۆدا، واتە زانکۆی ئەمستەردام. خاوەنی کۆمەڵە کتێبە بە زمانی کوردی و چەندان نووسینی ئەکادیمیشی بە زمانەکانی هۆڵەندی و ئینگلیزی هەیە. لە دوای ڕاپەڕینیشەوە بەشداریەکی هەمەلایانی هەبووە لە بواری ڕۆشنبیری و میدیایی و کۆمەڵایەتی و سیاسی و فەرەنجی کوردستاندا. بە بەردەوامیش زیاد لە ڕۆژنامەیەک نووسیوێتی. زۆربەی ئەوانەی کە وابزان بەشێک لەوانەی کە لێرەشن یان ئێستا ویستن لە ڕەهاند یاخود لە هاوڵاتی یاخود هاوێنە بابەتەکانی کاک مەریوانیان بینیوە. خۆشەویستان، ئێستا کاک مەریوان بابەتەکەی خۆی پێشکەشەکە. فەرموو کاک مەریوان. باشە کەمال، سوپاس بۆ ئەم پێشکەشکردنە و سوپاس بۆ ئامادەبوونی ئەو دۆستانە. وەکو ئێوەزانن لە ڕاستیان من بە تەمای زنجیرە سیمینارێکم لەسەر بابەتی ناسیۆنالیزم و مەسەلەی نەتەوە و دەوڵەتی نەتەوە، چکە پێم وایە یەکێکە لەو بابەتە سەرەکیانەی کە ئەمڕۆ لە دنیای ئێمەدا قسەی لەسەرەکرێ و قسە و باسێکی زۆری لەسەرە. یان یەکێک لەو کێشە سەرەکیانەی کە ئێمە هەمانە زۆربەی زۆری ئەو قسانەی کە لەسەر مەسەلەی نەتەوە و ناسیۆنالیزم و دەوڵەتی نەتەوە شتاناکرێ قسەی سیاسی ڕۆژانن، ینی قسەیەکن نییە لە پشتیانەوە گوتارێکی سیاسی هەیە کە زۆر جاریا گوتارێکی پرۆپاگەندەکردنە بۆ بزوتنەوەیەکی سیاسی دیاریکراو، یاخود گوتارێکە لە پشتیەوە هێرش دەکرێتە سەر کەسانێک کە یا هێزێکی سیاسی کە هەڵگری ئەو گوتارە نین کە ئەو کەسانە هەڵگرینیانی. لەبەرەوە نیە یەکێک لە نوقسانی هەرە گەورەکانی ئەمڕۆی ناو کایی ئەکادیمی و کایی ڕۆشنبیری و لەوێشەوە کایی سیاسی و ئیعلامی ئێمە بریتیە لەوەی کە غیابێکی گەورە هەیە، ینی نیە لەوەی کە ئێمە ئەم چەمکانە مانە ڕاستەقینەکانیان بزانین و تێ بگەین ئێمە باسی چ دیاردەیەکەکەین. من تاکو ئێستا وەکو کاکەمال باسی کرد و حەڵقەی پێشوم پێشکەش کرد، ئەمڕۆ دێمە سەر ئەوەی باس بە کۆنکریتی لەواکەم ئایا ناسیۆنالیزم چییە، ناسیۆنالیزم چ شتێکە، و هەوڵەدەم لە ڕاستیدا لە چەند حەڵقەی داهاتوودا لە ئێستادا ناتوانم بڵێم چەنە دەگەڕێمەوە سەر دیاردەی دروستبوونی بزاوتی ناسیۆنالیستی لە خۆرەڵاتی ناوەڕاستە و بە دوای بەتایبەتی لە دوای کەوتنی ئیمپراتۆریەتی عوسمانی و دروستبوونی وابزانم 6 ناسیۆنالیزم، 6 بزاوتی ناسیۆنالیسم لە ناوچەکەیە. هەوڵەدەم باسی یەک بێکەوە ناسیۆنالیستانە بکەم، ناسیۆنالیزمانە بکەم، بەڵام ڕەنگە دوانیان سیانیان لە چاڕێکەوتنی ئەوەی ئەمڕۆ من بە تەمام بیکەم
لە پێشە پرسیاری سەرەکی ئەوەی کامەوێ وەڵامی بمەوە یاخود ئەو پرسیارێکە یەکەم و وەڵامەکەی لە ڕاستیدا زەحمەتە ئەوەیە ئایا ناسیۆنالیزم ئایدۆلۆژیایە یاخود ئایدۆلۆژیا نیە ئەمە یەکی پرسیارێکی هێجگار گرنگی ناوکایەی لێکۆڵینەوەیە لە بابەتی نەتەوە و ناسیۆنالیزم وەڕای جیاوازی لەسەر هەیە دیدی تیوری جیاواز لەسەر ئەم پرسیارە هەیە دوای ئەوە لە ڕاستیدا بۆ وەڵامدانەوەی ئەم پرسیارە باس لە فکری سێ کەسەکەم کە لەسەر ئەم دیاردەیە نووسیویانە و هەڵیان ناوە وەڵامی ئەم پرسیارە بنەوە یا بەمانایە لە ماناکان جۆرێک لە وەڵامی ئەم پرسیاریان ناوەوە بەبیەوەی پرسیارەکە خۆیان لە خۆیانی بکەن ئەوانیش بریتین لە ئێلیکە دووری و ئەرنست گێڵنەر و بنێدیکت ئەندرسن دوای ئەوەی کە ئەوانم تەواو کرد ئەچمە سەرەوەی ئایا لە ڕاستیدا دەچمە سەر تێزێکی هێزگار گرنگی ناو ئەو قسە و باسانەی کە ئەمڕۆ لە دنیای ئەکادیمی و تیوریدا لەسەر ناسیۆنالیزم هەیە ئەویشەوەی ناسیۆنالیزم دیاردەیەکی فرەسەرە حرباییە حربا کە میلیۆن بە ئینگلیزیەکەی ینی دیاردەیەکە دەموچاوی جیاوازی هەیە فۆرمی جیاوازی هەیە و دەرکەوتی جیاوازی هەیە کاوەشم تەواو کرد ئەنجا خاڵی سێهەم کە ئەمەوێت لەسەری قسە بکەمەوەیە ئەگەر ناسیۆنالیزم فۆرمێکی دیاری کراو بێ لە هاریکاری کۆمەڵایەتی ئایا چ جۆرە فۆرمێکە و ئاخر خاڵیش کە بمەوێت لەسەری قسە بکەم ئەمڕۆ ئەوەیە چەمکی سەرەکی ناسیۆنالیزم کە بریتیە لە نەتەوە چەمکە سێنتراڵەکەیەتی چەمشی هەرە سەرەکی ناو ناسیۆنالیزمە چ دیدێک بۆ نەتەوە هەیە ئەتوانین وە چ جۆرە دیدێک لە یەکتری جیا بکەینەوە چ جۆرێک جیاوازیە بکەین لە بینی فۆرمەکانی تێگەیشتن لە نەتەوەیە و لێوە شەوە ئەچمە سەر چیاکردنەوەی کۆمەڵێک فۆرمی دیاریکراوی ناسیۆنالیزم لە یەکتری بۆ ئێوانە بکەم ئێستا چین پاوەرپۆینتەکە هەوڵێم هیوادارم ئێوە هەمووتانێ بینن وانە هیوادارم بەبێ کێشە بتوانن ببینن وەزەمەمەیە وەکوتم ینی پرسیاری جەوهەری و سەرەکی لە بواری ناسیۆنالیزمدا ئەوەیە ئایا ناسیۆنالیزم ئایدۆلۆژیایە یاخود پرەنسیپێکی سیاسیە دوو وەڵام دوو کۆمەڵە وەڵامی سەرەکی بەم پرسیارە هەیە هەندێک کەس پێیان وایە ناسیۆنالیزم ئایدۆلۆژیایە و یەکێک لەوانەیە کە ڕای وایە ناسیۆنالیزم ئایدۆلۆژیایە ئێلیکە دووریە ئەم ئێلیکە دووریە ناسیۆنالیزم وەک بزاوتێکی ئایدۆلۆژیە بینێت و ئەم پیاوە خۆی بە ئەسڵ جوولەکەیەکی عێراقیە لە ساڵی 1926 لەدایک بووە لە دوای دامەزراندنی دەوڵەتی ئیسرائیلی و ناخۆر تێکچوونی پێگەی چوولەکەکان لە خۆڵاتی ناوەڕاستام عێراق بەجێڵەیە چێتە بریتانیا و لەوێ بە پرۆفیسۆر لە زانکۆی لەندەن و کتێبێکی گرنگی لە ساڵانی 90 لەسەر ناسیۆنالیزم نووسیوە لەو کتێبەدا ئێلیکە دووری ناسیۆنالیزم وەک ئایدۆلۆژیایەک مامەڵاکە و ئەو میتۆدەی کە ئەو بەکاریێنێت بۆ تێگەیشتن لە ناسیۆنالیزم میتۆدی ئەوەیە کە بە ئینگلیزی پێوترێ intellectual history ینی نووسینەوەی مێژووی فکرە ینی ئەو ناسیۆنالیزم وەک ڕەوتێکی فکری مامەڵاکە بەڵام ڕەوتێکی فکری کە لە گەشەکردنی خۆیان ئەبێ بە ناسیۆنالیزم ینی جیاوازیەکی گەورە هەیە لە بینی ڕوانینی ئەم پیاوە بۆ چۆنیەتی دروستبوونی ناسیۆنالیزم و بۆ ماهیەت و جەوهری ناسیۆنالیزم لەگەڵەوەی کە بۆ نمونەیەم ئێمە لە سیمیناری دووەم و کەمێکێک لە یەکەمە باسی بنێدیکت ئەندرسن و ئەرنست گێڵنەرم کرد لەوێدا نەتەوە و ناسیۆنالیزم ناخرێتە ناو مێژووی فکرەوە بەڵکو لە ناو مێژووی سۆسیۆلۆجی و سیاسی و ڕەمزی ئەم وڵاتە ئەوروپیانە و مێژووی ئەدەبیات و مێژووی جۆرنالیزم لەو شتانەدا نیشتە جێکرێت بەڵام لای ئەم لە ڕاستیدا بەستێتەوە بە مێژووی فکرەوە پێی وایە لە جەوهەریشدا ناسیۆنالیزم بەرەنجامی هەڵەیەکە لە بیرکردنەوەیە
ینی جۆرێکی بیرکردنەوەی هەڵەیە لە دنیای مۆدێرنا دروست دەبێ و ڕێگ و ڕیشەکانی لە ناو فەلسەفەی ڕۆشنگەریدایە. لەوەشدا لە ڕاستیدا ئەگەڕێتەوە بۆ کانت، بۆ ئەو فەیلسوفە ئەڵمانیە بەناوبانگەی سەردەمی ڕۆشنگەری و هەندێک کەس بە فەیلسوفی ڕۆشنگەری ناونووسیەکات. کانت چەمکێک کەشە پێدات، چەمکێکدا هێنێت ئەوەی ناوی سێلف دتەرمینیشنە بە ئینگلیزی. سێلف دتەرمینیشن ینی دەستنیشانکردنی چارەنووس، ینی خۆی چارەنووسی خودی خۆی دەستنیشان بکە. بەڵام لای کانت باس لە تاکە کەسەکە، ینی تاکە کەسی ڕۆشنگەر یا ڕۆشنگەری لەگەڵ خۆیدا جۆرێک لە تاکە کەس دروستەکات. ئەم تاکەگەرە خۆی دەستنیشانی چارەنووسی خۆیەکات، خۆی پێ لەسەر سەربەخۆیی عەقڵی خۆی داگرێت، خۆی دەستنیشانی ئەخلاقی خۆیەکات و خۆی خاوەنی ئابووری و ژیانی تایبەتی خۆیەتی. هەر لە ڕاستیدا پێناسی کانت بۆ ڕۆشنگەری بریتە لەو قۆناغە لە مێژووی مرۆڤایەتیدا کە تێیدا عەقڵ سەربەخۆیی و بەبێ بوونی چاوساخی دینی یا چاوساخی ئەخلاقی خۆی کاری خۆیەکات، خۆی دەستنیشانی ئەوەکات چۆن بجوڵێتەوە، چ جۆرە شناسێ بەرهەم بێنێ و عەقڵی خۆی سەربەخۆ بێ، ئەخلاقی خۆی دەستنیشانی بکە و خاوەنی ژیانێکی سەربەخۆ بێ. ئەم چەمکە لای کانت چەمکێکی گردوونیە، ینی هەموو تاکە کەسێک، هەموو مرۆڤێک بوونەوەریەکە خاوەنی توانای عەقڵی سەربەخۆ، ئەخلاقی سەربەخۆ و توانای ئەوەی هەیە بێ بە خاوەنی ئابووریەکی سەربەخۆ. لێرەوە ئەتوانێت خۆی دەستنیشانی چارەنووسی خۆی بکات. ینی ئەم چەمکی سێلف دیترمینیشن یا دەستنیشانکردنی چارەنووسی خود چەمکێکی گردوونیە لای کانت و لە ڕاستیدا پەیوەندیەکی ڕاستەوخۆشی بە تاکە کەسەوە هەیە. بەڵام ئەوەی کە ڕوەدات بۆ چوونی ئەلیکۆدوری ئەوەیە دوای کانت کۆمەڵێک نووسەری ئەڵمانی تریان، کۆمەڵێک فەیلسوف و بیریار و ڕۆشنگیری ئەڵمانی دێن ئەم چەمکە لە تاکە کەسەوە ئەگوازنەوە بۆ کۆمەلگا. ینی لەوەوە کە چەمکەکە بێ بە چەمکێک لە باتیەوەی باس لە تاکە کەس بکە، باس لە کۆمەڵەکانەکە لە کۆمیونیتیەکەوەی بە ئینگلیزیەکەی و لێوەوە لە ڕاستیدا باس لە نەتەوەکە. لێوەوە ئەوەی کانت لەسەر تاکە کەسی ئەڵێت بۆ نمونە هێردەر و فیختە هەردووچیان ڕاستەوخۆ لەسەر ئەو دوو فەیلسوفە ئەڵمانیا لەسەر نەتەوە ئەیڵێن. لای ئەوان نەتەوە ئەبێ بە بوونەوەرێکی سەربەخۆ، خۆی دەستنیشانی کاراکتەری خۆیەکات، خۆی عەقڵیەتی تایبەتی خۆی هەیە، خۆی ئەخلاقی دیاریکراوی هەیە، کاراکتەری نەتەوەی دیاریکراوی هەیە و ئەوە ئەبێ بە بنەمای لای ئەلیکۆدوری ئەوە ئەبێ بە بنەمای دروستبوونی بیرۆکەی نەتەوە و بنەمای بیرۆکەی ناسیۆنالیزم. ینی لە ڕاستیدا بیرروبۆچوونی ئەم ئەوەیە ئەمە هەڵەیەکە لە فکرە، چکە کانت باسی کۆمەڵ ناکە، باسی کۆمەڵ و کۆمەلگا و خەڵک بە دەستە جەمعی و باسی نەتەوە ناکە، باسی تاکە کەسەکە و دیاردەکە لای کانت دیاردەیەکی گردوونی یونیڤەرسیاڵە لە کاتێکە گواستنەوەی بۆ باسکردن لەسەر نەتەوە وەکو یەکەیەک کە خۆی دەستنیشانی چارەنووسی خۆیەکات، خۆی کاراکتەری تایبەتی خۆی هەیە، ڕاستە خۆ چەمکەکە لە چەمکێکی گردوونیەوەکە بە چەمکێکی زۆر تایبەت. ینی ئەو گردوونی بوونە لە چەمکەکە سێنێتەوە وەیکا بە چەمکێکی تایبەت و ئەوە بە بنەمای هەڵەیەکی فکری گەورەدانێ. لێرەوە پێی وایە ناسیۆنالیزم بەرهەمی ئەم هەڵەیەیە کە لە فکرە کراوە و دواییتر ئەگۆڕێت بۆ ئایدۆلۆجیا و ئەبێ بە ئایدۆلۆژیایەکی نەعەقڵانی و فەنەتیک. ینی ئەلیکۆدوری زۆر دژ بە ناسیۆنالیزمە و ناسیۆنالیزم لە ڕاستیدا وەک ئایدۆلۆژیایەکی نەعەقڵانی و وەک ئایدۆلۆژیایەکی پەرگیر مامەڵاکات کە لەسەر مامەڵەکردنێکی پەرگیری ئەوانی تر، ئەو خەڵکانی کە لە تۆ ناچن، ئەو نەتەوانی کە لە تۆ ناچن و لەسەر جۆرێک لە فۆرمێکی داخراو لە نارسیزم و لە خۆخۆشویستن و تا ئەو شوێنە ڕوات
هەڵێ ناسیۆنالیزم نەخۆشیەکە تووشی مرۆڤایەتیاتوە بەڵام ئەم نەخۆشیە پێی وایە ئەتوانرێت چارەسەر بکرێ لە ڕێی چیەوە لە ڕێی ئەوەوە کە خوێندن و سیستمی فێربوونی ناسیۆنالیستی دروست بکرێ مناڵان وا گەورە بکرێن کە ئەوانە مرۆڤن و نەتەوە و ناسیۆنالیزم ئەو گرنگیان نییە کە ناسیۆنالیزم لە گەشەی خۆی داوەکو ئایدۆلۆژیایەک باسی لەسەرەکە و لەسەری ئەوەستێ. ینی بە کورتیەکەی ئەم تێزی سەرەکی ئەلیکە دووری لەوەدایە ناسیۆنالیزم ئایدۆلۆژیایەکی پەرگیر و نەعەقڵانیە فانەتیکە دەرەنجامی هێجگار خراپ و وێرانکەری بۆ مێژووی مرۆڤایەتی هەیە و بە درێژی لەسەر جەنگی جیهانی یەکەم و جەنگی جیهانی دووەم ڕاوەستێت باز لە کاریگەریەکانی ناسیۆنالیزم و جەنگەکانی ناسیۆنالیزم کاریگەری نەکەتیفەکان و جەنگەکانی ناسیۆنالیزمەکان و پێی وایە نەخۆشیەکەوە تووشی مرۆڤایەتی بۆ ئەمە پێویستی بە چاککردنەوە بە باشیشە بێ ئەویش لە ڕاستی داوای لە ڕێگای سیستمی خوێندن و فێربوونەوە. ئەم دیدا لای کۆمەڵێک نووسری دریش وەرگیراوە بەڵام جەوهری ڕوانینەکە ئەوەیە ناسیۆنالیزم ئایدۆلۆژیایە و ئایدۆلۆژیایەکی فەنەتیکی خراپە و دەرەنجامی خراپی بۆ مێژووی ئینسانی و بۆ پەیوەندی نێوان میلەتەکان و پەیوەندی نێوان کۆمەلگاکان هەیە. ئەمە دیوی یەکەمیانە. بەڵام کەسێکی تر وەو کتێبەی ئەلیکە دووری لە ساڵی 60 نووساوە من پێشتر لە سیمیناری دووەمە باسی ئێرنست گێڵنەرم کردووە وتم لە ڕاستیدا هەر کەسێک بێوێت دیاردەی نەتەوە و ناسیۆنالیزم شیکاتەوە لێ تێبگا ناچارە ناتوانێت باز بەسەر ئێرنست گێڵ بەرام بدا. ئیتر تیورێکی هەیە تەمە ڕەخنەی زۆری لەسەر تیورەکەی لە دیدی جیاوازەوە ڕەخنەکراوە بەڵام ئێمە کاتیەوەمان نییە لێردا لەسەرەوە بۆسین بەڵام ئەوەی کە گرنگە لای گێڵنەر ناسیۆنالیزم وەک ئایدۆلۆژیا نابینێت. ئەو پێی وایە ئایدۆلۆژیا نییە ناسیۆنالیزم بەڵکو پرنسیپێکی سیاسیە ینی پرنسیپە وەڕاستە و خۆش دیدی ئەلیکە دووری بۆ چۆنیەتی دروستبوونی ناسیۆنالیزم ڕەت دەکاتەوە. وەکوتم لای ئەلیکە دووری ناسیۆنالیزم بەشێکە لە مێژووی فکر لە ناو مێژووی فکرا دروست دەبێت لە هەڵە خوێندنەوەی کۆنسێپتێک لە کۆنسێپتەکانی کانتەوە لای نووسەر ئەڵمانیەکان دروست دەبێت و دواییتر بڵاوە بێتەوە بە دنیادا. بەڵام لای گێڵنەر ناسیۆنالیزم لە ڕاستیدا دەرەنجامی دروستبوونی پرۆسەی بە پیشەسازبوونی کۆمەلگاکانی دنیاە، ینی دەرەنجامی تازەبوونەوەی کۆمەلگاکانە کە تێیدا یەک بازار دروست دەبێت، یەک سیستمی خوێندن دروست دەبێت، یەک سیستمی باش دێدە پێشەوە و جۆرێک لە تاکە کەس دروست دەبێت کە ئاکرێت لە زۆر شوێنی جاجیادا بە حکمیەوەی هەمان زمان قساکە لە ناوەمان سیستمی خوێندنەوە هاتووە مۆبیلە ئەتوانێت لەم بەشی وڵاتەکە بچێت بۆ بەشەکەی تر. ینی لای ئەرنست گێڵنەر ناسیۆنالیزم هەڵەیەک لە فیکرا نییە ئەوەندەی دەرەنجامی کۆمەڵێک پرۆسەی پیشەسازی و ئابووری و تازەبوونەوەی سیستمی خوێندن و ئەم بابەتە شتانەیە کە بەسەریەکەوە واکەن بوونەوەرێکی تازە دروست بێت ناوێنێنێتەوە تاکە کەسێک دروست بێت تاکە کەسێکی مۆبیل و ئەو پەیوەندی کە ئەم تاکە کەسە لە ڕێگای خۆیەوە دروستی دەکات لەگەڵ کەسەکانی دەوروبەری خۆیدا و لەگەڵ دنیای دەرەوەدا ئەو شتەیە کە ناوی ناسیۆنالیزمی لێنێ. ینی پێشی وایە ینی ئەرنست گێڵنەر ناسیۆنالیزم خۆی پرنسیپێکی سیاسیە و ئیشی ئەم پرنسیپە سیاسیە ئەوەیە ڕەوایەتی سیاسی ببەخشێت. ینی ئەرچی هەرە سەرەکی و بنەڕەتی ناسیۆنالیزم بریتیە لە بەخشینی ڕەوایەتی سیاسی بە کۆمەڵێک داواکاری سیاسی. ینی بەیانیاڵە پرنسیپی بە ئینگلیزیەکەی ئینی پۆلیتیکال لیگیتیماسیە. ینی تۆ مەسەن کۆمەڵی خەڵکی دیاریکراوت هەیە لە شوێنێکی دیاریکراواژین خۆیان وەکو نەتەوابینن و داوای دروستکردنی دەوڵەتێکەکەن بۆ خۆیان. ئیشی ناسیۆنالیزم بریتیە لە بەخشینی شەرعیەت بەو داوایە. ینی خۆی ئایدۆلۆژیا نییە بەڵام پرنسیپەکە ئیکارەکەی ئەوەیە کە
ڕەوایەتی سیاسی ببەخشێ بە داخوازیەکی سیاسی. پرینسیپەکەس باش لە چیەکات؟ پرینسیپێکی زۆر سادەیە، ئەویش ئەوەیە ئەڵێ هەموو نەتەوەیەک کە خۆی وەکو نەتەوە پێناس کرد ئەتوانێت سەروەر بێت، یاخود مافی ئەوەی هەیە سەروەر بێت، ینی ژیانێکی سیاسی سەروەری هەبێت، ینی نەتەوەیەک خۆی حکمڕانی خۆی بکات و خۆی سەروەری خۆی بێت و لەلایەن نەتەوەی تر و خەڵکی ترەوە حکمڕانی نەکرێت. ینی ناسیۆنالیزم وەکو پرینسیپێکی سیاسی سادەیە، تێیدا باس لەوە دەکات هەموو نەتەوەیەک لە نەتەوەکان مافی ئەوەیان هەیە کە هینیانە بێت خۆیان سەروەری خۆیان بن و خۆیان ژیانی سیاسی سربەخۆ و سەروەری خۆیان هەبێت. لە ڕاستیشدا باس لەوە کات ئەبێ یەکەی نەتەوەیی لەگەڵ یەکەی سیاسیدا کۆچیر بن، متابق بن. ینی کە تۆ مەسەن تۆ من نەتەوەی هۆڵندیم، ئەبێ ئەم نەتەوە هۆڵندیە مافی ئەوەی هەبێ دەوڵەتێک دروست بکات بە ناوی دەوڵەتی هۆڵندیەوە، کەوتت نەتەوەیەکەیە ناوی نەتەوەی ئەڵمانیا بە هەمان شێوە، کەوتت نەتەوەیەکەیە بە ناوی نەتەوەی عەرەب بە هەمان شێوە، نەتەوەیەکەیە بە ناوی نەتەوەی تورک بە هەمان شێوە، نەتەوەیەکەیە بە ناوی نەتەوەی کورد بە هەمان شێوە. ئەگەر بمانوێت نمونونەکە لە پەیوەندیا بە کوردەوە باس بکەین. ینی پرینسیپە سیاسیەکە باس لەوە کات کە یەکەی نەتەوەیی و یەکەی سیاسی ئەبێ وەکو متابق بن، کۆگیر بن، ناکۆچیەک نەبێت لە بینە. ینی نابێت تۆ مەسەن یەکەیەکی نەتەوەیی بیت بەڵام یەکەی سیاسی نەبێ یەکەیەکی سیاسی دەرەچی بێ حکومڕانی بکات. ینی وەکو وایە بێ وەکو چەترێکە بەسەر نەتەوە. ڕاستیدا خۆی هەر نمونەی چەترەکەش لە یەکێک لە نووسینەکانی وەبزانم گڵنەر باس لە مەسەلەی ئەو چەتراکات. اینجا خاڵێکی کە بەلای بەرنس گڵنەرۆ زۆر گرنگە ئەم پرینسیپە سیاسیە کە ئایدۆلۆجیانیا پێی وایە ئەتوانێت لەگەڵ زۆر ئایدۆلۆژیای ترا بژی. من دواییتر بە درێژیە بەسەر ئەو خاڵە، ینی کە خۆی ئایدۆلۆجیانیە بەس ئەتوانێت بچێتە ناو ئایدۆلۆژیەکانی ترەوە، ئەتوانێت لە ناو لیبرالیزمە ئامادە بێ، ئەتوانێت ناو سۆشیالیزمە ئامادە بێ، ئەتوانێت ناو فاشیزمە ئادەم ئامادە بێ، ئەتوانێت بە هەر حاڵ من دواییتر ئەگەڕێمەوە سەرەوە. ئەو خاڵی کە بەلای ئەرنست گڵنەرەوە گرنگە ئەوەیە ئەوەی کە نەتەوە دروست دەکات ناسیۆنالیزمە نەک بە پێچەوانەکەیەوە. ینی تۆ سەرەتا دەوڵەتێک دروست دەکەیت، ئەم دەوڵەتە بە ئەرچی خۆی ئەزانێت شتێک دروست بکات، دانیشتوانەکەی بکات بە دانیشتوانێکی هۆمۆجین لێکچوو، هەموو یەک سیستمی خوێندنیانە بێ، یەک سیستمی باجیانە بێ، زمانێکی هاوبەشیان هەبێ، ئەم بابەت شتانە ئەرچی دەوڵەتە. ینی لە پەیوەندیدا لە پەیوەندی نێوان نەتەوە و ناسیۆنالیزمدا ئەرنست گڵنەر پێی وایە ئەوەی کە نەتەوە ئەوە ناسیۆنالیزمە نەتەوە دروست دەکات نەک و پێچەوانەکەی. و نەتەوەش لە ڕاستیدا کە تعبیر لە خۆیەکات لە ئاستی سیاسیدا زۆربەی زۆری کاتەکان لە ناو دەوڵەتی نەتەوە تعبیر لە خۆیەکات. و باز لەوە کات ئەشێت تۆ ناسیۆنالیزمت هەبێ داوای دەوڵەتی نەتەوە نەکات. ینی ئەکرێ بزاوتی ناسیۆنالیستی هەبێ بەڵام دەوڵەتی نەتەوەی نەوێت فۆرمێکی تری لە خۆگونجاندن و پێکەوە ژیانی هەبێت لەگەڵ لە ناو دەوڵەتێکی تردا. بەڵام لە ڕووی پرینسیپەوە چوارچێوەی ئەو چوارچێوە سیاسیی کە تعبیر لە ناسیۆنالیزم دەکات و ئەو پرینسیپەی کە ناسیۆنالیزم بەرگری لێکات بریتێ لە دەوڵەت و دەوڵەتی نەتەوە. ئەمە دیوی دووەمیان. طبعاً لە پاڵ ئەندەرسندا خەڵکێکی هێزگار زۆر هەیە هەمان دیدیان هەیە کە پێیان وایە ناسیۆنالیزم ئایدۆلۆجیانیا بەڵکو و پرینسیپێکی سیاسیە بۆ مانایی کە باس بکرد. سێهەم کەس کە هینە کە لەسەرم دیادەیە زۆری نووسیوە بەنێدیک ئەندەرسنە بۆ ئەوانەی کە لە زانکۆ خوێنن یا خوێندویانە و بە تایبەتی لە بواری زانستە سیاسیەکان و ئەوانەی کە کۆرس و شتی وایان کردووە لەسەر ناسیۆنالیزم. ئەم ئەندەرسنەش وەکو پێغەمبەری ناو دیاردەی ناسیۆنالیزم وایە. ینی نییە گڵنەر ئەم لە ڕاستیدا ئەم لە گڵنەر گرنگترە. ینی ڕەنگە لە شوێنێکی دیاریکراوە لە زانکۆیەکی دیاریکراوە بگرێ باز بەسەر گڵنەرا بدرێ، بەڵام بەسەر ئەندەرسۆنان ممکن نییە. ینی کەسێک بێوێت سەر نەتەوە و ناسیۆنالیزم بەمانە ئەکادیمیەکەی بخوێنێت وە سەرقاڵ بێت ناتوانێت باز بەسەر نووسینەکانی بەنێدیک ئەندەرسن دابات. ئەندەرسن پێی وایە ناسیۆنالیزم دیسانەوە ئایدۆلۆجیانیە.
و بۆ ئەوەی لی تێبگەین لە ناسیۆنالیزم لای ئەندرسن پێی وایە وا باشترا وەک دین مامەڵی بکەین، وەک فۆرمێک لە دین و وەک جۆرێک لە فەنتازیا خەیاڵ ببینین، خەیاڵێکی دیاریکراوە و جۆرێکە لە فکر کە ئەوەندەی زیاتر لە دینە چێتە لە ئایدۆلۆژیایشتر و زۆر لەسەر ئەو خاڵا وەستێت کە ناسیۆنالیزم بینی نییە، ئایدۆلۆژیستی نییە، یعنی هەموو ئایدۆلۆژیە گەورەکان کەسێکیان هەیە کە نوێنەری ئەو ئایدۆلۆژیایە، مەسەڵەن سۆشیالیزم مارکسی هەیە، لیبرالیزم جۆن ستیوارت میلی هەیە، فاشیزم کەسانی وەک کارل شمیتی هەیە، بەس بۆ ناسیۆنالیزم لای ئەندرسن باسیەکات مفەکرێک نییە بڵێ ئەوە ئایدۆلۆژیستی ناسیۆنالیزمە و لە ڕووی ئایدۆلۆژیشەوە پێی وایە هێچگار لاوازە، ینی نییە کۆمەڵێک ئەفکاری دیاریکراو هەیە بە یەکەوە بەستێتەوە بەڵام هیچی نیشان نییە، وی بە ئینگلیزی پێوتە کۆهێرنت یا کۆگیریان لە بەینانیە، فکرەی جیاوازە، فراگمنتە پارچە پارچێ بە یەکەوە نووسراون، ینی ئەو وەک چۆن مارکسیزم یا لیبرالیزم یا ئەنارشیزم ئایدۆلۆژیە ئەو وانە پێی وایە باشترینش ئەوەیە وەکو دین بیبینین تا ئایدۆلۆژیا. ئەوەی مانای چییە؟ ینی ئەو خاڵی کە ئەندرسن بەرگریەکاتەوەیە وەک ئەلیکە دووری نییە ناسیۆنالیزم بە جەوهەر پێی خراپ بێت، ینی کەوتت ناسیۆنالیزم یەکسەر یەکسانی بکەی بە فاشیزم و شۆفێنیزم و بە نەخۆشی و بە سەرگەردانی و کارەساتۆن بابەتە شتانە، بەڵکو وەکو دین مامەڵی لەگەڵاکەی وەکو دینیش ئەتوانێت بەشێک بێت لە پرۆژەی سیاسی جیاجیا، ینی تۆ دین ئەتوانێت بەشێک بێت لە پرۆژەیەکی فاشیستی، بەڵام بە دیوی ئەوتیوە ئەتوانێت بەشێک بێت لە پرۆژەیەکی دیموکراتی، ینی لەناو ئەمێنێتەوە سەر ئەوەی دین ئەچێتە ناو چ جۆرە بزاوتێکی کۆمەڵایەتیەوە و ئەچێتە ناو چ جۆرە پەیوەندیەکی دیاریکراوی دەسەڵاتەوە و ئەچێتە ناو چ خەیاڵێکی سیاسی و کۆمەڵایەتی دیاریکراوە. ینی تۆ دین هەر ئێستاکە لە عالەمی عەرەبیا سەیری بکەن، مەسەلەن سێ نمونەتان بۆ بێمەوە، دین لە ئێرانە سیستمێکی دروست کردووە جیاوازە لەو سیستمەی کە لە تونسا دروست بووە، ئەو سیستمە کە لە تونسا دروست بووە کە بەر ئیخوانی موسلیمینە نوێنەرەکەیان جیاوازە لەوەی کە لە سعودیە هەیە و ئەوەی کە لە سعودیە هەیە جیاوازە لەوەی کە لە تورکیادا هەیە، ینی دین خۆی ئەتوانێت بچێتە ناو پرۆژەی سیاسی جیاجیاوە. لەبەرەوە لای ئەندرسنیش باشترین شێوە بۆی لی تێبگەین بەستنەوەیەتی بە تەماشاکردنیەتی وەک جۆرێک لە دین و لای ئەندرسن ناسیۆنالیزم لە سەدەی هەژدەمدا لەدایکە بێ لە دوای شۆڕشی فەڕەنسی و ڕاستیدا خۆی کە باس لە دایکبوونەکەیکە باس لەوەکە لە ئەمریکای خوارودا لە ئەمریکای داگیرکرا و لەلایەن بریتانیا و ئەو کۆلۆنیستانی بریتانیا و ئەوانەی ئیسپانیا ومانە کە لێ بوون خەڵک تااقەتی نەما زەریبە بابە بریتانیا و زەریبە بابە باج بدا بە ئیسپانیەکان خۆیان جیا کردەوە خۆیان سەربەخۆ کردەوە. ئەندرسن پێی وایە یەکەم جا لێ دروست بێ فکرێ، بەڵام ئەبێ بە مۆدێل ناسیۆنالیزم، یعنی ئەبێ بە مۆدێلێک و بە دنیادا سەفەرەکە و یەکێکە لەو مۆدێلە سەرکەوت و ناجحانی کە لە ناو مێژووی فکری سیاسیە دروست بوو بە دنیادا بڵاو بۆتەوە. خاڵێکی دری کە گرنگە لای ئەندرسن باسیەکات پێی وایە ناسیۆنالیزم جۆرێک لە ئینتیمای بەهێز و قوڵ دروست دەکات و ئەو پێشی وایە لە ناویدا فکرەی خۆشەویستی لە فکرەی ڕق بەقووەتر و بەهێزترە، ینی وەچێک لەو تێزە سەرچانێتی لە کتێبی کۆمەلگا خەیاڵاویەکاندا یا بە خەیاڵ دروستکراوەکاندا کە تێیدا باس لە جۆرێک لەگەڵ ناسیۆنالیزمە جۆرێک لە خۆشەویستی لەدایکە بێ، ئەو بە ئینگلیزیەکەی ناوێنە self sacrificing love، ینی خۆشەویستیە کە داوای قوربانیدانەکە، قوربانیدان بە خۆت یا قوربانیدان بۆ لە پێناوی نەتەوا لە پێناوی یەکەیەکی کۆمەڵایەتی گەورەتر لە تاکە کەس خۆیدا.
ئەم خاڵەکەم تا زۆر لە بەشی دۆمە باسم کرد کە ینی جارێککە دیکە کە باز لە ناسیۆنالیزم دەکات ینی پەیوانی ئەمە ئایدۆلۆژیایە بەڵامە بێ وەکو خیاڵێکی سیاسی وەکو جۆرێک لە فەرهەنگ وەک جۆرێک لە دین مامەڵی لەگەڵا بکەن و نەتەوەش دکە ئەو ناسیۆنالیزم ئیشی دروستکردنی نەتەوەیە نەتەوەش هەمیشە کۆمیونیتیە کۆمەلگایەکە کۆمەڵەیەکی سنووردارە ینی هیچ نەتەوەیەک لە دنیادا خۆی یەکسان ناکە بە هەموو دنیا ینی هەموو نەتەوەیەکی سنووردارە لە سنوورێکی دیاریکراواژی بەڵام هەموو نەتەوەیەک لە پاڵ تێزی ناسیۆنالیزمدا داوای فۆرمێک لە سەروەریەکات ئەو فۆرمی سەروەریە شێ فۆرمێکی سەربەخۆبوونی سیاسی بێ شێ فیدرالی بێ شێنواش فۆرمی جیاوازی هەبێت وە پێشی وایە چەمکی هەرەسەرەکی لە ناو ناسیۆنالیزمدا چەمکی نەتەوەیە و نەتەوەش لە ڕاستیدا وەک جۆرێک لە هەریکاری داریکراو پێشکەشەکات ینی نەتەوە بریتە لە کۆمەڵەیەکی ئینسانی کە فۆرمێکی دیاریکراو لە کاریگاریکردن هاریکاری لە ناویدا دروست دەبێت و لە ناویدا گەشاکات و ئەو فۆرمە پەیوەندی بە دروستبوونی خەیاڵێکی سیاسی دیاریکراوە هەیە لەناو ئەو خەیاڵە سیاسیە دیاریکراوەدا کە دروست بووە بیرۆکەی سەروەری نەتەوەی بیرۆکەی ژمارەیەەکە و وەکوتم لێرەشدا دیسان ئەندرسن وەک ئایدۆلۆژیایەک نایبینی ئەوەندەی وەک فۆرمێک لە خەیاڵ وەک جۆرێک لە دینی مۆدێرن دین لە کۆمەلگا مۆدێرنەکان نایبینێ و هەر لە ڕاستیدا کتێبەکەی ئەندرسن لە سەرێکەوە ڕێک نایڵێت بەڵام نووسری تر هەیە کە لە سەریان نووسیەوە ڕەخنیان کردووە ینی بە جۆرێک لە جۆرەکان ناسیۆنالیزمە ئۆلتەرناتیڤی دینە بینێ لە کۆمەلگا مۆدێرنەکانە ینی لای ئەندرسن لە کۆمەلگای مۆدێرندا کە لە سەدەی 19ەوە دروست دەبێ دین وردە للاوازە بێ ئەوەی کە پێگەکەی ئەگرێتەوە شوێنەکەی ئەگرێتەوە ناسیۆنالیزمە یعنی ئەو فکرەیە کە ئینتیما بۆ یەکەیەکی نەتەوەی سەروەر ئینتیمایە کە قوڵە بەهێزە و فۆرمێک لە خۆشەویستی دەبەخشێ و جۆرێک لە ئامادەجی لە ئینسانە دروستەکە بۆ قوربانیدان و ئەو قوربانیدانەش وەک هەنگاوێک بەرەو نەمری وێ ناکرێت ینی دین یەکێک لە کۆڵەکە سەرچەکانی دین بریتە لە فکرەی نەمری ئەوەی کە ئینسان زیینووە بێتەوە نامرێ ئەچی لە دنیایچکە زیینوە بیتەوە بەڵام ئەوڵێت لە دنیای مۆدێرنە ئەم فکرەیەکەوێ ئەوەی کە شوێن یەکرێتەوە ئەوەیە تۆ ئەکرێ بمری بەڵام لە دڵی نەتەوەدا زیندوی ئەکرێ بمری بەڵام ئەو کەسانی کە لە تۆ چن بەردەوامن لە ناو هەمان خاکە لە ناو هەمان سەرزەمینە لێرەوە پەیوەندیەکی بەهێزە دۆزێتەوە لە نێوان مەسلەی نەتەوە و مەسلەی مردن و خۆشویستی و شتانە من وەکوتم لە ڕاستیدا ئەوەی کە من خۆم شخصیان باوەڕم پێێتی بۆ چوونی دوو نووسەری زۆر گرنگن لەسەر ناسیۆنالیزم کە پێیان وایە دیاردەیەکی حەربایی فرەسەرە حەربایی فرەسەر یەکەمیان ئەنتۆنی سمسە یانیوەیەک ئەدیسان ئەمەژێکێکی ترە لە نووسەر هەرە گەورەکانی بواری ناسیۆنالیزم ئەو پێی وایە ناسیۆنالیزم ئایدۆلۆژیایە بەڵام ئایدۆلۆژیایەکی حەرباییە یعنی ئەزانیت چۆنە پێی وایە ئایدۆلۆژیایە کە سنتەری نییە ئایدۆلۆژیایەکە لە ڕاستیدا لای ئەویش لە جۆرێک لە خەیاڵی سیاسیە چێت ئەتوانێت بچێتە ناو بزاوتی چەپگەرەوە ئەتوانی ناسیۆنالیزمێک دەبێت چەپگەر بێ ئەتوانی ناسیۆنالیزمت هەبێ ڕاستڕەو بێ ئەتوانی ناسیۆنالیزمت هەبێ مەدەنی بێ ئەتوانی هەت بێ نامەدەنی بێ ئەتوانی دەسەڵاتگەر بێ ئەچێت دیموکراس بێ لەبەرەوە پێی ئەو بۆ چوونی وایە ناسیۆنالیزم ینی تەنانەت ئەگە فۆرمی ئایدۆلۆژیا وەرگرێ ینی فۆرمێک وەرەگرێ کە ئایدۆلۆژیایە کە خۆی لە ناو خۆیدا نوقسانە جگە لە کۆمەڵێک فکرەی زۆر بەرفراوان ینی شتی گشتی زیاتر نییە بەسە سۆشیالیزم ئایدۆلۆژیایە کە ورد کراوەتەوە بکەرەکانی دیارن ئامانجەکەی دیارە قۆناغەکانی دیارن ئەو فۆرمی ئەو کۆمەلگایە دیارە کە تایە دروست دەبێ بۆ هەمان شت بە نیسبەت لیبرالیزمەوە بەس لە ناسیۆنالیزمە ئەمە نییە ینی لەبەرەوە ئەچێتە ناو وەکو حەربایەک وایە ئەچێتە ناو ئەو ژینگەیەوە ڕەنجی ئەو ژینگەیە وەرەگرێ لە ناو ژینگەیەکی لیبراڵە ڕەنجێکی لیبرال وەرەگرێت
لە ناو ژینگەیەکی چەپگەردا ئەبێ بە ئایدۆلۆژیایەکی چەپگەر، لە ناو ژینگەیەکی مەدەنیدا ئەبێ بە ئایدۆلۆژیایەکی مەدەنی، بەڵام لە ناو ژینگەیەکی نامەدەنی و ڕاستڕە و دەسەڵاتگەردا ئەبێ بە دیاردەیەکی تر. ئەمە بە دیدی ئینە ئەنتۆنی سمسە. نووسەرێکی کە هەیە ناوی تۆم نایرنە، ئیرلندیە، ئەمە ینی نووسەرێکی ئەکادیمێکی چەپگەرە. ئەم پێی وایە ناسیۆنالیسم لەسەری جانووسە چێ. سەری جانووس هینە وا بزانم خودایە بوونەوەرێکی یۆنانی کۆنا دوو سەری هەیە، دوو سەری دوو دەموچاوی هەیە، خۆی یەک سەری هەیە، لە پێشەوە دەموچاوێکی هەیە، لە دواشەوە هەیەی، یعنی ئەتوانێت بە هەموو لایەکە بڕوانێ. و ناسیۆنالیزمی ژۆک و سەری جانووس یعنی ئەو فۆرما لە بزاوتی سیاسی، ئەو فۆرمە لە خەیاڵی سیاسی، یا حتەنانەت ئەو فۆرمەیە لە ئایدۆلۆژیا کە ئەتوانێت بچێتە ناو هەموو ئایدۆلۆژیەکانی ترەوە، ئەتوانێت بچێتە ناو ژینگەکانی ترەوە. یعنی هەردووچیان پێ لەسەرەوە داگرن کە جەوهەرێکی نەگۆڕ لە ناو ناسیۆنالیزمە بوونی نییە. کۆنسێپتی سەرەکی تایە ناسیۆنالیزم، یعنی کۆنسێپتی سەرەکی لە ناسیۆنالیزمدا نەتەوەیە و سەروەری نەتەوەیە. وەک چۆن کۆنسێپتی سەرەکی لە سۆشیالیزمدا چینە، لە لیبرالیزمدا تاکە کەسە، لە فاشیزمە ڕەگەزە نەژادە، لە ناسیۆنالیزمان نەتەوەیە. من لە کۆتاییە مەجال مەبوو گەڕێمەوە سەرەوە. یعنی بە مانایەکی تر لای تۆم نارین، ناسیۆنالیزم ئەتوانێت تەماشای پێشەوە بکە، یعنی پرۆگرەسیڤ بێ، پێشکەوتنخواز بێ، خەونی گۆڕان و تازەکردنەوەی کۆمەلگا ببینێ، تەنانەت هەڵگری خەونی یەکسانی مرۆڤەکان بێ لەگەڵ یەکتریا، بەس ئەتوانێت بۆ دواوەش بڕوانێ، کۆنزەرواتیڤ بێ، کۆنەپارێز بێ، بەرگری لە سیستمی چینایەتی نایەکسان و بەرگری لە سیستمی ئەرستۆکراتی بکات، ئەتوانێت بەلای چەپا بڕوانێ، ئەتوانێت بەلای ڕاستە بڕوانێ، کۆنەپارێز بێت، جوداتەڵەب بێت، ئامێزانگەر بێت. ینی ناسیۆنالیزمێ ئەتوانێت داوای ئەوە کات ئامێزان بێت، ینی یەکەیەکی گەورە دروست بکات. مەسەڵەن ناسیۆنالیزمی عەرەبی ئەو وینەیەکایە، کۆبوونەوەی هەموو وڵاتە عەرەبیەکان بە هەموو دینە جیاوازەکانی ناوێ و وەتنیەکانەوە لە ناو دەوڵەتێکە، ئەتوانێت تووڕدەر بێیانی و بە یا ئەکسکلوسیڤ بیانی ناسیۆنالیزم بێت تەنها جۆرێکی دیاریکراو لە ئینسانی قبول بێ و ئەوانی تر بکاتە دەرەوەی سنوورەکانی خۆیەوە، زمانێکی قبول بێ، زمانەکانی تر بکاتە دەرەوەی سنوورەکانی خۆیەوە. ئەتوانێت عەقلانی بێ و ئەتوانێت نەعەقلانی بێ، ئەتوانێت دینی بێ، ئەتوانێت عەلمانی بێ. ینی مەسەڵەن ناسیۆنالیزمی عەرەبی لە فۆرمی ناسریزم و بەعسیزمە ناسیۆنالیزمێکی عەلمانیە، بەڵام لە کۆتاییەکانی لە ساڵانی 90 سەدامە بێ بە تێکەڵێکا بە دینێکا بە تێکەڵێک لە ئەلمانیەت و دین، بەڵام ناسیۆنالیزمی ئێرانی لە سەردەمی خومینیەوە ناسیۆنالیزمێکی دینیە. ناسیۆنالیزمی تورکی لە ئێستادا لەسەر دەستی ئەردۆگان ڕەهەندێکی دینی بەهێزی وەرگرتووە، لە کاتێکە ناسیۆنالیزمەکە خۆی ناسیۆنالیزمی تورکیەکێک لە ناسیۆنالیزمە ئەلمانیەکانی ناوچەکە ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاست. عەقلانیە بە مانای ئەوەی ئەتوانێت ئیش بکات لەسەر بۆچوونی عەقلانیانەی ئەوەی کە مرۆڤەکان یەکسانن، هاوڵاتی یەکسانی هەمان نیشتیمانن، گرنگ نییە دینەکانیان چیە، زمانەکانیان چیە، بەڵام هەموویان بەیەکەوەشین. بەس نەعەقلانیە ئەتوانێتە ئەو شوێنە بڕوات بێ بە ئایدۆلۆژیایەکی فاشیستی و پێی وابێت ڕەگەزێک لە ڕەگەزەکان، نەژادێ لە ناژادەکان لەوانی تر گەورەتر و بەهێزترە. فۆرمی تری ناسیۆنالیزمەیە هەیە دژە کۆڵۆنیالیە، هەیە کۆڵۆنیالیە. ناسیۆنالیزمێ داگیرکەرە، ینی وڵاتی خەڵکی کە داگیرەکە. ناسیۆنالیزمێکی تر هەیە دژە کۆڵۆنیالیە، ینی مەسەڵەن ناسیۆنالیزم لە خۆرهەڵاتی ناوەڕاستە لە قۆناغی یەکەمی مێژووەکەیدا تا ساڵانی 60 ناسیۆنالیزمێکی دژە کۆڵۆنیالیە، ینی هەوڵی ژمارەیەکی هەوڵدانە بۆ دروستکردن، بۆ ڕزگاربوون لە کۆڵۆنیالیزم و ئیستیعمار و داگیرکردن. ناسیۆنالیزمێ لە دیاسپۆرادا دروست دەبێت. ئێستاکە
بەشێکی ناسیۆنالیزمی کوردی لە دیاسپۆرایە، ناسیۆنالیزمی یەهودی بجوولەکەکان لە دیاسپۆرا زۆر بەهێزە، ناسیۆنالیزمی ئەرمەنی لە دیاسپۆرا هەیە، ناسیۆنالیزمی زۆربەی زۆری نەتەوەکانی دنیا هەر هەمویان دیاسپۆرای تایبەتی خۆیان هەیەوە لێدا کارەکەن. ناسیۆنالیزم هەیە، مەدەنیە هەیە، کولتوری ئەویان زیاتر تۆزیشکە باسیەکەم ئەویان لە بەرەوەی سەوازیان. بە کورتیەکەی پێم وایە چ ئانتۆنی سمیس چ تۆم نایرین ئەوان ناسیۆنالیزم وەک میوانی ناو ئایدۆلۆجیەکانی تربینن. خۆی ئایدۆلۆجیا نیە، بەڵکو ئەتوانێت بچێتە ناو ئایدۆلۆجیەکانی ترەوە و فۆرمی ئەوان وەربوێ. ئەم بۆ نمونە مەسەن ئێستا لە وڵاتێکی وەکو هۆڵەندی ئەمڕۆدا ئێمە دەوڵەتێکمانەیەنە دەوڵەتی نەتەوەیە، من نیشن ستێتی هۆڵندیە، ئەم دەوڵەتە تعبیر لە نەتەوەی هۆڵنداکە. نەتەوەی هۆڵنداش پێک هاتووە لە ئەو دانیشتوانەی کە لەم وڵاتەداژی و پاسپۆرتی هۆڵندیان هەیە و ئەوەی کەوت لەسەر ئەساسی ئینتیما بۆ دەستوری هۆڵندی بوون بە بەشێک لەم نەتەوەیە کە ناوی نەتەوەی هۆڵندایە. ینی من وەکو کوردێک بە پاشخانێکی کوردیەوە لێرە ئەندامی دەوڵەت نەتەوەی هۆڵندیم بەشێکم لە دەوڵەتی هۆڵندی، بەشێکم لە نەتەوەی هۆڵندی و ئەوەی کە بێرەوە بەمەوە گرێمەدات ئینتیمایە بۆ ئەو دەستورەی کە ژیانی سیاسی و کۆمەڵایەتی وڵاتی لەسەر بنیانراوە. لێرەدا بە مانایەک لە ماناکان ئەم ناسیۆنالیزمی وڵاتە یا ئەمەی کە پێوترێت ناشناڵەتی یاخۆ دەمەی نیشن ستێتە ئاکارێکی لیبرالانە و دیموکراسیانەی هەیە. ینی لێرە ناسیۆنالیزم یا بیرۆکەی شناسی نەتەوەی یاخو نەتەوە خۆی بەتوندی و بە قوڵی لە ناو ئایدۆلۆژیای لیبرالیزم و دابەشکردنی دەسەڵات و تاکە کەزی خاوەن ماف و هاوڵاتی یەکسانۆمانەدا جێگیرە، بەڵام لە شوێنی تر لە شوێنەکانی ترە کچێتە ناو ئایدۆلۆژیایەکەوە کە خەڵکە کوژێت کە لەسەر ئیبادەکردنی ئەوانی تر کار دەکات. خاڵێک کە باسم کردوتم ناسیۆنالیزم بریتیە لە جۆرێک لە هاریکاری، ئەوەی کە گرنگە تێبگەین لە مێژووی مرۆڤایەتیدا لە ڕاستیدا فۆرمی جیاوازی هاریکاریکردن هەیە. سەگاریگاری خێڵێک لە ناو خۆیدا ئەندامەکانی خێزانێک بنەماڵەیەک لەگەڵ لە ناو خۆیاندا و لەگەڵ بنەماڵەکانی تردا، ئەمە فۆرمێکە لە هاریکاری تا ئەم ڕۆژ لە زۆر شوێنی دنیادا هەیە و تا ئەم ڕۆژ لە هەندێک شوێندا گرنگی سیاسیان ماوە ئەم فۆرمانە لە هاریکاری و بۆ بەشێکن لە پێکاتی سیاسی هەندێک ناوچەی دیاریکراوی دنیا، بەڵام ئەمە ئەو فۆرمەی هاریکاری نییە کە ناسیۆنالیزم باسیەکە. دوایتر فۆرمێکی تری هاریکاری کۆمەڵایەتی هەیە، هاریکاری چینایەتیە، ئەوەی کرێکاران هاریکاری یەکتریەکەن، زەحمەت چێشانی وڵاتێک هاریکاری یەکتریەکەن، تەنانەت ئاسی سەرەوە بورژوازیەکان هاریکاری یەکتریەکەن، پلانی هاوبەشدانێن بۆ پاراستنی دەسەڵاتی خۆیان. ئەم فۆرمە لە هاریکاری چینایەتی لە مێژوودا هەبووە، لەمڕۆدا هەیە، بەڵام ئەمە جیاوازە لەو فۆرمی هاریکاریەی کە ناسیۆنالیزم باسی دەکات. فۆرمێکی تر هەیە بریتیە لە هاریکاری ناوچەی جیاواز، یعنی خەڵکی ناوچەیەکی دیاریکراو بە حکمی ئەوەی خەڵکی ئەو ناوچەیەن هاریکاری یەکتریەکەن. خەڵکی سلێمانی هاریکاری خەڵکی سلێمانیەکە، خەڵکی هەولێر هاریکاری خەڵکی هەولێرەکە، یا لێرە خەڵکی ئەمستردام هەستەکەن شونازێکی هاوبەشیانەیە و بە جۆرێ لە جۆرەکان هاریکاری یەکتریەکەن جیاوازە لە شوێنەکەی تر. ئەمەش دیسانەوە جیاوازە لە فۆرمی کاریکاری ئەو فۆرمی هاریکاری کە ناسیۆنالیزم باسیەکات، وەک چۆن هاریکاری میلەتێکیش بۆ میلەتێکی تر ئەچێتە قاڵبی جۆرێک لە هاریکاری ئینتەرناسیۆنالیەوە کە ناچێتەوە قاڵبی هاریکاریە کە ناسیۆنالیزم داوایەکات، یاخود هاریکاری ڕەگەزێک بۆ ڕەگەزێکی تر، نێر بۆ مێ یا مێ بۆ مێ، نێر بۆ نێر. ئەوانە فۆرمی هاریکاری کە دیسانەوە پەیوەندیان بەو فۆرمە لە هاریکاری نییە کە ناسیۆنالیزم باسیەکەن. یا نەژادێک بۆ نەژادەکەی تر، ینی ڕیس ئۆنسورێک، ئاری لەگەڵ ئاریە، سامی لەگەڵ سامیە، اینجا ببدیوە ئاری دژی سامی، سامی دژی ئاری. ئەم فۆرمان کە ئەم باتەوە ناو ڕاسیزم، ینی فۆرمێک لە هاریکاری هەیە نەژادیەوە نەژاد بنەماکەی دەستنیشانەکات ئەو بەرەو ڕاسیزممانەبات، بەڵام ئەمەش دیسانەوە ینی ئەمە ئەکرێت ببێ بە فۆرمێک لە فۆرمەکانی ناسیۆنالیزم.
بێجگەلەوە ناسیۆنالیزم لە ڕاستیدا ئەتوانێت لەگەڵ ئەم فۆرمانی تریشا بژی، یعنی ئەتوانێت تەبەنیان کات لەگەڵ یان نابژی بچێتە ناویانەوە، ئەتوانێت دەستکاریان کات، بەڵام ئەشتوانێت نییە ببێ بە گوتارێکی درۆزنانە لە ناویان. کە هات مەسەر ناسیۆنالیزمی کوردی باسی واکەم کە بە بۆ نمونە سیاسەتی کوردی سیاسەتێکە یەکەی سەرەکی لە ناویدا خێزانە، خێزان و بنەماڵەیە. یعنی سیاسەتی کوردی لە باشووری کوردستاندا یەکەی سەرەکی لە ناو ئەم سیاسەتەدا نەتەوە نییە، تەنانەت ناوچەش نییە، بەڵکو خێزانی سیاسیە، بنەماڵەیە. بنەماڵە مەقولە گوترا و یەکەی سەرەکی ناو سیاسەتی هەرێمە و بەڵام ئەم خێزانە سیاسیان بنەماڵەیە گوتارێکی هەڵگرتووە بۆ بەخشینی شەریعەت بەخۆی کە گوتارێکی ناسیۆنالیستیە و بە ناوی نەتەوە قساکە، لە کاتێکا جەوهەری گوتارەکە خۆی جەوهەری ئەو فۆرمەی لە هاریکاری کە پەرەی پێدا ئیدی بنەماڵە و خێڵ و خێزان و شتانی. بەڵام هاریکاری ناسیۆنالیستی چییە؟ هاریکاری نەتەوەیی هاریکاری کەسانێکە وا هەز دەکەن لە یەکە چن لەسەر کۆمەڵێک بنەمای هاوبەش، هەست دەکەن هەموویان شتێکی هاوبەش بەیەکەوە کۆیان نەکاتەوە. ئەو شتە هاوبەشە ئەکرێ زمان بێت، ئەکرێ ئەتنیەت بێت، ئەکرێ کولتورێکی هاوبەش بێ، باوەڕیان بەوە بێ کولتورێکی هاوبەشان هەیە، باوەڕیان بەوە بێ سەرزەمینێکی هاوبەشانە بێ، نیشتیمانێکی هاوبەشانە بێ، باوەڕیان بەوە هەیە خواستێکی سیاسی هاوبەشان هەیە، ئیرادەیەکی سیاسی هاوبەشان هەیە و ئەشکرێت سیستمێکی باوەڕیان بەوە بێ سیستمێکی سیاسی هاوبەش بەیەکەوە کۆیان نەکاتەوە. یعنی مەرج نییە ئەتنیەت بێ یا کولتور بێت یا زمان بێت، ئەکرێت سیستمێکی سیاسی هاوبەش بەیەکەوە کۆیان بکاتەوە و ئەوە ببێ بە بنەمای هاریکاریان بۆ یەکتری. لێرەوە فۆرمی هاریکاری لە ڕاستیدا لە ناو ناسیۆنالیزمدا جیاوازە لە ئەوانی تر. بۆیە ناسیۆنالیزم وەکو پرەنسیپ بریتیە لەو پرەنسیپە کە پێ لەسەرەوەدا دەگرێت کە دەوڵەت دەبێ بە ناوی نەتەوە حکوم بکە. ینی نەتەوە بێ دەوڵەتیە بێ، دەوڵەت کە حکومەکە بێ بە ناوی نەتەوە حکومکە، نەک بە ناوی خێزان یا بنەماڵە یا نەژاد یا ناوچە یا جێندەر یا خودداوە. لێرەوە دەوڵەت نەتەوە ینی دەوڵەتێکە کە کۆنسێپتی سەرەکی لە ناویدا، یەکەی سەرەکی لە ناویدا بریتە لە نەتەوە و چەمکی سەرەکی ناو ناسیۆنالیزمیش نەتەوەیە. سێ تێگەیشتن بۆ نەتەوە هەیە. من زۆر بە خێرایی بەسەر سێچاناتیە بڕم، هێشتا هیوادارم لەماوەی 5 دقیقەیەکی تەواو ببم. تێگەیشتێکی کولتوری هەیە بۆ نەتەوە کە پێی وایە نەتەوە یەکەیەکی کولتوریە. خەڵک سایکۆلۆجیایەکی هاوبەشان هەیە، کولتورێکی هاوبەشان هەیە، دینێکی هاوبەشان هەیە، زمانێکی هاوبەشان هەیە، ئەمانە خوێنیان هاوبەشە، لێگە چن ڕەگەزیان هاوبەشە، ئەتنیەتیان هاوبەشە، ئەم شتانە نیە کۆیان نەکاتەوە بەسەر یەک و ئەیانکا بنێتەوە. لە مێژووی ناسیۆنالیزمە شتێکەیە ناوی ناسیۆنالیزمی کولتوریە، دوای ترەگەڕێمە سەری. ئەو فۆرما لە ناسیۆنالیزم بەستراوەتەوە بە شێوازێک لە پێناسەکردنی نەتەوەوە کە نەتەوە وەکو یەکەیەکی کولتوری پێناسەکە. تێگەیشتێکی تر بۆ نەتەوە هەیە، تێگەیشتێکی بایۆلۆجیە، ینی لەسەر ئەساسی ڕێیسەوەی بە ئینگلیزی نەژاد. نەتەوەی ئەڵمانی لە سەردەمی نازیەکانە نەتەوەیەک بوو ینی چەمکی سەرەکی لە ناویە ڕێیس بوو، ینی هین بوو، نەژاد بوو. و ئەو فۆرمە لە ناسیۆنالیزم بەردەوام بەرەو ڕاسیزم ڕوات. ینی ناکرێتەوە مەسەر ناسیۆنالیزمێک کتەبێ لەسەر چەمکی نەژاد بە مانای ڕێیس دروست بوو بێت و نەبێ بە بزاوتێکی ڕاسیستی، کە تێیدا نەژادێک لە نەژادەکانی تر گرنگتر بزانیت، نەژادێکت پێ لە نەژادەکانی تر پاکتر بێت، عاقڵتر بێت، فەلسەفیتر بێت، مۆسیقیتر بێت، ینی وە باشتر بێت و پێشکەوتوتر بێت و مرۆڤایەتی پێویستی بەوە بێ ئەو نەژادە سەرکردایەتی بکە. فۆرمی سێهەمی تێگەیشتن لە نەتەوە ئەوەیە وەکو یەکەیەکی سیاسی ببینیت، یەکەیەکی سیاسی کە ئەوەی خەڵک بەیەکەوە کۆکاتەوە کۆمەڵێ پرنسیپی سیاسیە، نەک کولتوری هاوبەش یا زمانی هاوبەش یا
شناسی ئەتنی هاوبەش ئەوەی بە یەکۆ کۆیان نەکاتەوە کۆمەڵێک تێگەیشتنی سیاسی هاوبەشاوی کە هەمویان بۆ نمونە هاوڵاتی یەک وڵاتن هەمویان بە یەکەوە یەک سیستمی سیاسیان نەوێت کە وەکو مرۆڤی خاوەن ماف مامەڵەیان بکە وەکو مرۆڤی یەکسان لەگەڵ یەکتریان مامەڵیان بکە ینی کە باس لە ناسیۆنالیزمەکرێت خاڵی سەرەکی ئەوەی بۆ ئێمە تێبگەین مامەڵە لەگەڵ چ فۆرمێک لە ناسیۆنالیزم داکەین ئەبێ سێری ئەوە بکەین چەمکی سەرەکی ئەم بزوتنەوەیە نەتەوەیە یاخود نەتەوە نیە جارێکە چەمکی سەرەکیەکەی نەتەوە نەبوو ناتوانین ناوی ناسیۆنالیزم یعنی لێرەوە مەسەلەن هێزێکی وەکو پارتی بە بۆچوونی من ناتوانانی وەکو هێزێکی ناسیۆنالیستی بیبینی هێزێکە چەمکی سەرەکی لە داڕشتنی استراتیجێت و بیرکردنەوە و خیاڵە سیاسەکەیدا بریتە لە خێزان و بنەماڵی سیاسی خێزان و بنەماڵەیە کە بە ناوی نەتەوەیەکەوە قساکەن و لە نەتەوەکە گرنگترن و پێکەکەیانەوان پیرۆسترەوە ئیرا هەتا کۆتاییەکەی یعنی کە سێری ناسیۆنالیزمان کرد ئەبێ بزانین ئایا ینی چەمکی ژمارەیەک لە ناویان نەتەوەیە ئەگەر نەتەوەیە ئەینجا پرسیاری دوای ئەوەیە ئایا ئەم نەتەوەیە چ پێناسێکی بۆ کراوە ئایا پێناسێکە لەسەر ئەساسی ئەتنی کولتوری زمان دین یاخود لەسەر ئەساسی بایۆلۆجی یاخود نەتەوەکە وەکو یەکەیەکی سیاسی پێناسکراوە کە تێیدا چەمکی سەرەکی بریتێ لە مەسلەی هاوڵاتی بوونوانە لەسەر بنەمای ئەم سێ تێگەیشتنە بۆ نەتەوە ئەکرێت دوو فۆرمی سەرەکی ناسیۆنالیزم لە یەکتری جیابکەینەوە بە درێژایی مێژووی ناسیۆنالیزم یەکێکیان ناسیۆنالیزمی کولتوریە کە زۆر جار ناسیۆنالیزمێکی ڕۆمانسی ئەتنی داخرا و کۆنەپارێز کۆنزەرڤاتیڤ و ئەم بابەتە شتانەیە و ئەکرێت تا ئەو شوێنە گەشە بکات و بڕوات فۆرمێکی فاشستی بگرێتە خۆی بەس مەرج نییە هەموو ناسیۆنالیزمێکی کولتوری بێ بە ناسیۆنالیزمێکی فاشستی و بەڵام ناسیۆنالیزمی کولتوری بە شێوەیەکی گشتی ناسیۆنالیزمێکی داخرا و ڕۆمانسیە پێ بۆ نمونە پێ لەسەرەوە داگرێکە ئەم نەتەوەیە کاراکتەرەکەی جیاوازە لە نەتەوەکانی تر کولتورەکەی جیاوازە مادام زمانەکەی جیاوازە عەقڵی جیاوازە کۆمەڵێک ڕوانینی ڕۆمانسیانی لەسەر مەسەلەی ڕەسەنایەتی و بەنگلیزی پێوتێ ئۆتەنتیسیتی ئەو شتانە هەیە ئەم فۆرما لە ناسیۆنالیزم بە شێوەیەکی گشتی فۆرمێکی داخرا و کۆنەپارێزە بەڵام فۆرمی دوو هەمیان ئەوەی بە مێژووی ناسیۆنالیزمایە ناسیۆنالیزمی مەدەنیە یاخود ناسیۆنالیزمی لیبراڵ کە لەسەر بنەمای دیموکراسیەت و دانان بە جیاوازی و لەسەر فکرەی هاوڵاتی بوونی یەکسان کارەکات یانیوە نموزەجی ئەمەش نییە لە مێژووە لەگەڵ شۆڕشی فەڕەنسیا دێت و لە ڕاستیشدا لە ئاستی ئەوانی کە تیوریزەی ناسیۆنالیزمیان کردووە ئەم مۆدێلە مۆدێلی فەڕەنسا ناوە بن جایەکەنەوە لە مۆدێلی ئەڵمانی کە تا سەردەمی نازیەکان مۆدێلێکی هینە کولتوریە بەڵام لە دوای ئەوە هەموو ئیشی میلەتی ئەڵمان ئەبێ بەوەی بەگشت ئەم فۆرمە بایۆلۆجیە تێگەیشتنە بایۆلۆجیی نەتەوە و ناسیۆنالیزم دابچنەوە و ناسیۆنالیزمی ئەڵمانی لە ئێستادا بەقەت ناسیۆنالیزمی فەڕەنسی ناسیۆنالیزمیشی مەدەنیە بەبستم لە خاڵاهینەکەیەتی لە ئیتیجا و ئاراستە گشتەکەیدا ئەجینا لە ناو ئەڵمانیادا لە ئەمڕۆدا هێزی فاشستی هەیە هێزی پۆپولیستی هەیە کە بەرەو شۆڤینیزم ئەڕوات بەرەو ئەو فۆرمانی ناسیۆنالیزم ئەڕوات کە فۆرمی ترسناکن و فۆرمی ناڕاستن بەڵام بە شێوەیەکی گشتی لە تیورەزەکردنی ناسیۆنالیزمدا ئەم دوو فۆرمەی ناسیۆنالیزم لە یەکتری جاکراونەتەوە ناسیۆنالیزمی کوردی و کەمتا زۆر باسم کرد دەزانینە یعنی ئەو فۆرمەیە لە ناسیۆنالیزم وەکوتم وەکو مۆدێلی ئەڵمانی لەسەر باسکردنی ڕۆحی نەتەوە و دەگبەنبوونی نەتەوە و ئەم هەموو نەتەوەیەک نەتەوەیەکی ڕەسەنە و هیچیان لەویان ناچێت و جەوهەری نەتەوەکان جیاواز و هەر نەتەوەیەک جەوهەرێکی تایبەتی خۆی هەیە جەوهەری کورد لە جەوهەری فارس جیاوازە هی عەرەب لە هی کورد جیاوازە لەو فۆرمەشدا طبعا دیسانەوە ئەکرێت فۆرمی جاجا بێ ئەتۆ ئەکتوانی بڵێ جەوهەری یعنی ئەگەر ناسیۆنالیزمی کولتوری بی بڵێ کورد و عەرەب دوو جەوهەری جیاوازیانەیە بەڵام نەچیتە ئەوەی بڵێ جەوهەری کورد لە هی جەوهەری عەرەب باشترە
یای عرب لە کورد باشترایی تورک لە عرب باشترایی فارزە ینی بەبەستم لەوەیە لە ناو مۆدێلە کولتوریەکەشدا هینەیە دیگرێنەیە دەرەجەی جیاواز هەیە و پلەی جیاوازێ وە فۆرمی جیاوازەیە کە باز لە کاراکتەری نەتەوەی جیاوازەکات و تەنانەت باس لەوە شکات کە ناسیۆنالیزم ڕاندێکی ڕۆحانی هەیە ینی نییە پەیوەندی بە مادام پەیوەندی بە کاراکتەری نەتەوە هەیە پارە پەیوەندی بە دەگمەنبوونەوە هەیە جۆرێک لە سپیریچوالیزم و ڕۆحانیت بە میلەتەکە و بە هەڵگرانی ئەو ئینە بەبەخشێت و ئەمە توانێت تا ئەو شوێنە بڕات فۆرمێکی شۆڤێنیستی ترسناک بگرێتە خۆی کە تێیدا نەتەوەیەک خۆی لەویتر بە باشتر و مەزنتر بزانێت و ئەتوانێت بەرەو ڕاستیزم بڕوات و ئەتوانێت بێ بە بەشێک لە ئەتوانێت بێ بە ناسیۆنالیستی فاشیستیانە و ئەوەی کە لێرەدا لەم فۆرمانە لە ناسیۆنالیزمە هەیە ئەوەیە کە تۆ ئەبێ لە ناویە لە دایک ببی دەجینا ناتوانانی ببی بە بەشێک لەو نەتەوەیە ینی بەڵام ینی کۆنتراکتی کۆمەڵایەتی تیانە بۆ مەفهومەی کە لای کەسێکی وەکو جان ژاک ڕۆسۆ هەیە کە وەکو یەکێک لە بیریارە سەرچەکانی ناسیۆنالیزمی مەدەنیە بینرێ لێرەدا لە ڕووی مێژوویەوە باس لە هێردەر و فیختا کرێدەم دوو کەسە لە ناو فکری ئەڵمانیا کە ئەمانە بە دامەزرێنەری ئەم فۆرمە لە ناسیۆنالیزمی کولتوری و ناسیۆنالیزمی ڕۆمانسیە بێن ئەوەی کە ئێلی کردووری باسیەکە دەڵێ هەڵەیەکە لە تێگەیشتندا لە ڕاستیدا باسی هێدەر و فیختەوەمانەکەویش لێرەشدا زۆر جار لەم فۆرمەدا لە ناسیۆنالیزمدا سەرۆکێکی مێژووی هەیە کەوە تعبیر لە ڕۆحی نەتەوەکەکە لەگەڵی خۆیان هەڵیەگرێ و کاریزمایەکی گەورەیە ئەمە لە مۆدیلی ئەڵمانی و ئیتالیا بینیمانە بسمارک و گاری باڵدی و بابەت شتانە بەڵام لە مۆدیلە مەدەنیەکەیە ئەم فۆرمە لە ئین نییە سەرۆکی مێژوویی کە تعبیر لە ڕۆحی نەتەوەکە بکات و بەرجەستەکەری ڕۆحی نەتەوەکە بێت ناسیۆنالیزمی مەدەنی ژۆک و باسم کرد کە مەشێک ینی شۆڕشی فەڕەنسی بنەماکەیەتی و دەوڵەتی لە دوای شۆڕشی فەڕەنسیەوە بێ بدن نوێنەری ئەم ناسیۆنالیزمە لێرەدا لە پاڵەوەدا کە زەویەکی هاوبەش هەیە خەڵکەکە بە یەکتریەوە کۆکاتەوە زۆر جار فۆرمی ناسیۆنالیزمی مەدەنی فۆرمێکی جمهوریە کۆماری ینی مەلێ مەلەکێت نییە لە ڕووی مێژوویەوە بۆ مەلەکێت نەبووە لە ئێستادا بەو شێوەیە نەماوە بیرۆکەی هاوڵاتی یەکسان بیرۆکەی سەرەکیە لە ناویە ئەوەی خەڵک بوونەوەرە مافی مەدەنی هەیە خەڵک بەرپرسیارەتی لەسەر شانە ئەمانە پێکاتی سەرەکی ئەوەن ئەوەن کە نەتەوە دروست دەکەن وە کراوەیە بە ڕووی خەڵکانی ترا ینی کۆنتراکتێکی کۆمەڵایەتی هەیە خەڵکەکە بە یەکەوە گرێدا ئەو کۆنتراکتەش خاڵی سەرەکی لە ناویدا بریتە لە هاوڵاتی یەکسان و بوونی مافی مەدەنی و بوونی بەرپرسیارەت و بەشداربوون لە سیاسەتدا و بابەت شتانە لێرەدا ئەوانە چەمکە سەرچەکانن نەک کولتور و سەرۆک و خوێن و نەژاد و ئەو بابەت شتانە لێرەدا وەکوتم بەها لیبراڵەکان بەشێکن لە دروستبوونی نەتەوە و لە دروستبوونی دەوڵەتی نەتەوە خۆی بەشێکە و دەرەنجامێکە لە دەرەنجامەکانی پەیمانی کۆمەڵایەتی دەوڵەت تعبیرە لە ئیرادەی گشتی کۆمەلگاکە نەک لە ئیرادەی خوا نەک لە ئیرادەی خێزانێکی مقدەس لە ناویە نەک لە ئیرادەی کولتورێک نە ئیرادەی کاراکتەرێکی دیاریکراوی نەتەوەیەک ئیرادەیەکی گشتی هەیە و ئیرادە گشتیە بەرهەمی بوونی پەیمانێکی کۆمەڵایەتیە ئەو پەیمانە کۆمەڵایەتیە لە بنەمای فۆرمێ لە نەتەوە و ناسیۆنالیزمەوە ڕۆسۆ جان ژاک ڕۆسۆ بە باوکی ئەم فۆرمە لە تیوریزەکردنی دەوڵەت نەتەوە و مەسەلەی ناسیۆنالیزمە بینرێ طبعا کە من باسیەکەم هەمووی لە زانستە کۆمەڵایەتیەکانە پێوترێ ئایدیال تایپ ئایدیال تایپ زانی چیە ینی ئەمە مۆدێلە گشتێکەیە بەڵام بەردەوام لەدان هەیە لە مۆدێلانە ینی ئایدیال تایپ زانی چیە ینی تۆ مەسەلەن کە کاریکاتێری زەلامێک دروست دەکەن کاریکاتەکە لە زەلامەکە چی هەندێشتی تیا لە زەلامەکە چێ بەس لە زەلامەکەش ناچێت لە هەمان کاتە ینی لە 100% لە زەلامەکە ناچێت بەڵام هەندێکشتی مەسەن کابرا لوتی گەورەیە لوتی بە حەجمێکی زۆر گەورە بۆ دروستەکەن گوێچکەی بچووکە گوێچکەکانی نابینی لە کاریکاتۆرەکانی ینی ئەوەی من باسی دەکەم ئەو ئایدیال تایپەیە ینی ئەو مۆدێلەیە کە
مۆدێلە گشتەکەیە بەڵام ئەمە هەرگیز لە واقعا بەم شێوەیەوە بە 100% نایدۆزیتەوە بەردەوام نوقسانی تایە بەردەوام شتی تری تایە و لە ڕووی مێژوویشەوە ئەم دوو مۆدێلە ڕاستیدا بە یەکتری تێکەڵاو بوون ینی ناسیۆنالیزمی مەدەنی ئەتوانێت ساتەوەختی ڕۆمانسی هەبێت لە ساتێکدا پێ لەسەر مەسەلەن کاراکتەری نەتەوەییدا بگرێت من لە هۆڵە داژیم لە ساڵانی نەوەتا ینی دەوڵەتی نەتەوە لە هۆڵندا و دەوڵەتێکی هینە یانی لەسەر کۆنتراکتی کۆمەڵایەتی دروست بووە لیبراڵە مافی هاوڵاتی بوون یەکەی سەرچێتی بەڵام لە ساڵانی نەوەتا مناقەشەیەکی زۆر گەورە لە هۆڵندا دروست بوو لەسەرەوەی ئایا شوناسی هۆڵندا چ جۆرە شوناسێکە شوناسی نەتەوەیی هۆڵندیەوەی ناشناڵ ئایدنتیەکەی چییە لەوێ دانیان کۆمباسی کۆمەڵە شتیانە کرد کە دیسانەوە ماباتەوە بۆ ناو مۆدێلە کولتوریەکە باسی ئەویانە کرد کە دینی مەسیحی ڕۆڵێکی گەورەی تابێنێ دینی جوولەکە بۆ ڕۆڵی گەورەی تابێنێ بۆیە وا باسییانە کرد بۆی بڵێن ئیسلام ناکەوێتەوە مسلمانەکان ناتوان بوون بە شتێک لەم نەتەوەیە ینی ناسیۆنالیزمی نەتەوەیی کولتوری ئەتوانێت لە سیاقی ناسیۆنالیزمی نەتەوەیی ئامادە بێ ناسیۆنالیزمی مەدەنیدا ئامادە بێ ناسیۆنالیزمی مەدەنی ئەتوانێت ساتە وەختی ناسیۆنالیزمی کولتوریانەی هەبێ وەک چۆن بەدیوی ئەو دیوە ناسیۆنالیزمی کولتوریە توانێت بە تەواوەتی بگۆڕێ بۆ ناسیۆنالیزمێکی مەدەنی وەکو لە دۆخی ئەڵمانیا بینیمانە کە ناسیۆنالیزمی کولتوری تێدا ناسیۆنالیزمی باڵادەستە بۆ گۆڕاوە بۆ ناسیۆنالیزمێکی مەدەنی لە دنیای ئەمڕۆدا بە کورتیەکەی ینی ئەوەی کە گرنگە بیزانین ئەوەیە ئەو شێوازی قسەکردنەی لە دنیای ئێمەدا لەسەر مەسلەی دەوڵەتی نەتەوە و ناسیۆنالیزمۆمانە هەیە بەشێکی زۆری لە ڕاستیداوەکو وتم لە ئینەوە ینی نییە بریتە لە جۆرێک لە پرۆگرامی ئایدۆلۆجی بۆ هێرشکردنە سەر ئەو کەسانی کە لە تۆ ناچن لە غیابی تەواوەتی ئەو پاشخانە تیوری و ئەکادیمیایە کە شتێک هەیە کایەکەی ناوی کایی نەتەوە و ناسیۆنالیزمە بەدەیان و سەدان کتێبیتیان وساوە دەیان تیور و تێزی تێدایە لە غیابی ئەمانە داهیش دەکات و ئەمە یەکێکە لەو خاڵە خراپانی کە لە دنیای ئێمەدا هەیە من لێرە داوەستم جۆ لە پرسیار و بینەکانی واگرم دەستخۆشبی کاک مەریوان بۆ ئەو باسە پوخت و وردە بە هەڵسەنگاندن و بە باسکردنی چەند نووسەر و تیۆریستێکی بواری ناسیۆنالیزم نەتەوە من زۆر قسە ناکەم و پرسیاریش ناکەم ئەگەر ئەو دۆستانە پرسیاریان هەبێت توان دەستیان بەرزکەنەوە یاخۆت نامەیەک بنێرن یان خۆیان ئەنویرکەن و ئۆتۆماتیکی دەست بە قسە بکەن بەڵام یەک سەرنجی کوردیان نەکرێ کەمێک بۆ خوێنەران بۆ ئەوانەی کە گوێمان ئێستا ئەمان بین و ژیان لە بەرنامەکە ڕاگرت یاخ لە داهاتدا گوێ لێ ڕاگرن وابزانم ماوەی ڕابردوو بوو ساڵی پار بوو یان پێرا بوو سەرۆکی فەڕەنسا ماکرۆن قسەیەکی کرد لەسەر ناسیۆنالیزم گوتی ناسیۆنالیزم خیانەتە لە پاتریۆتیزم ئەوەی کە نیشتیمان خۆشەویستی ئەوەی کە نیشتیمانی خۆشێ ئەوەی کە وڵاتی خۆشەوێ مانای ئەوە نییە کە ئەوە شتێکی باشە وڵاتانەش لەسەر ئەو بنەمایانە ئێستا کارەکەن دامەزراون یا خۆت پێشخراون ئەو مۆدێلە تەنانەت ئەو مۆدێلە لیبرالە مەدەنیە ناسیۆنالیستەی کە باسیش کرد ئەویش گۆڕانێکی بەسەرداهاتوە بۆ نمونە یعنی ئەگەر ورتی کەینەوە باسی هۆڵەندا کرد یان ئەگەر باسی فەڕەنسا بکەین ئێستا لە هۆڵەندا بەبزانم 17 ملیۆن کەسی لێیە 1,800,000 کەسی تقریبا مایگرانتە یعنی کۆچەرە پەناهەندەیە لە وڵاتی دیکەوە هاتووە یاخود فەڕەنسا بە هەمان شێوە بەبزانم 120 فەڕەنسا شتێکی وایە بزەبێت 7 ملیۆن 8 ملیۆنەوە پەنابەرە لە وڵاتانی دیکە هاتون ئەسڵ لە فەڕەنسا لەدایک نەبوونە لێکێک لە قسەکاندا بزەبێت نازانم وابزانم لەوانەیە بەغەڵەت لێی تێگەیشتمەوە باسی وت کرد کە نەتەوەیەک یعنی تێڕوانینی نێتەوەیە کە بڕیارەدا شوناسی ئەو دەوڵەتەش دروست بێ ئەو دەوڵەتەش
لەسەر شوناسی ئەو نەتەوە دروست بەڵام ئەمە گۆڕانکاری بەسەرداهات یعنی هەروەکەوەی کە بەنمونە لە هۆڵەندا بزان 200 ناشناڵەتی لێ یعنی 200 نەتەوەی جیاواز لە هۆڵەندا هەن ئەنی ڕاستە ئێستا تو ئینسانێکی کوردی هۆڵەندی ینی ئەوە گۆڕانکاری بەسەردا چیتر نەتەوە ناچارت ناکە ئەوەی کە وابزانام گێڵنەر لەوەدا کەمێک باسیەوە کاکە ئایدایەکە یاخود کەلتورێکی باڵایە بەسەر کۆمەڵگەدا ئاسەپێنرێ چیتر ئەوە نییە ئەگەر لەسەرەوە کەمێک ڕوونکەوە ئازایکی کاک تۆ کۆمەڵەشتت باس کرد یەکەمیان هۆڵەندا یا فەرەنسا لێرە نەتەوە شتێکەیە ناوی دەچ نیشنە زانینە یا ناوی فرەنچ نیشنە زانی یا بە ئینگلیزیەکەی کەکەی بە ئینگلیزی ئاساییە نەتەوەیەکەیە ناوی نەتەوەی فەرەنسیە بەڵام ئەم نەتەوە فەرەنسیا نەتەوەیەکی کولتوری نییە ینی نەتەوەیەکی سیاسیە ینی چەمچی نەتەوە گوتراوێکی کولتوری نییە چەمچێکی کولتوری نییە بەڵکو چەمچێکی سیاسیە چەمچی سیاسی مانای چی ینی ئەوەی کە خەڵکەکە لە هۆڵەندەدا کۆکات و مەسە موسڵمانێک و مەسیحیەک هۆمۆسێکسوێڵێک و کەسێک کە دژی هۆمۆسێکسوێڵە ئەوەی کە بەیەکەوە بیا خۆت حەزی لە هۆمۆسێکسوێڵ نییە ئەوەی کە بەیەکەوە کۆیان نەکاتەوە لەم وڵاتەوە یانکا بە یەکەیەکی ناو ئەم دەوڵەت نەتەوەیە ئەوەیە ئەمانە هەمویان ئەبێ ئەو پرسیپە سیاسیانیان قبول بێ کە ئەم دەوڵەتە ئێستا بینەکراوە ینی بەمانە هینە کورتەکەی ئەبێ ئەمە کاک مەریوان یەک پرسیار ئەزیەت نەبێ ئەو دەوڵەتەی لەسەر بنیانراوە یاخود ئەو دەوڵەتی ئێستا لەسەر ڕێکەوتن چکەم دەوڵەتە لە قۆناغێک بنیانراوە کە بنەماکانی دیموکراسی لەوانەیە تێدا نەبوو ئەوە ڕاستە ئەم دەوڵەتانە ئەگۆڕێن ینی نیە ئەمانە نیە ینی مەسەن دەوڵەتی هۆڵەندی لە سەدەی 19دا کرێکار بۆی نەبووە دەنگ بدا تا ساڵانی 20مانە ژن بۆی نەبووە دەنگ بدا ینی نیە ئەم دەوڵەتانە مەفهومینەتەوە ئەمانە هەمووی گۆڕانی بەسەرایەت لە ئێستادا ینی نییە ئەو ماوەی کە بۆ باسیکردن لە هۆڵەندا مناقەشە لەسەرەوە بووە گە باسی کولتوری هۆڵەندیەکرێ بەشێکی مناقەشەکە سەرەوەی ئەبێ ئەمڕۆ ئیسلامیش وەک بەشێک لە کولتوری هۆڵەندی ببینرێ چونکە لە هۆڵەندادا لە ساڵانی 60ەوە نزیکی ملیۆنێک کرێکاری کۆچکردووی عەرەب و تورک و موسڵمان وەمانە لە وڵاتاژی ئەوانە ئەمە جیلی سێهەم و چوارەمیانە لە وڵات جیلی سێمیانە نەوەی سێمیان لە وڵاتەکەژی لەبەرەوە بەمانایە لە ماناکان ئیسلامیش بۆ بە بەشێک لە کولتوری ئەم وڵاتە ینی لە ڕووی کولتوریەوە پێویستت بە پێداچوونەوەی پێناسەکە هەیە بەڵام ئەگە تۆ لە ئەساسدا لە ڕاستیدا تۆ بنەما سیاسیەکانی سیستەمەکەت قبول نەبێ ینی نەتەوە وەکو گروپێکی سیاسی نەبینیت ئەوەی کە کۆمەڵی پرینسیپی سیاسی بێکۆکۆیانەکاتەوە کەتەیە هەمویان خاوەن مافن هەمویان هاوڵاتین هەموو بەرپرسیارەتیان لەسرە هەمویان یەکسان بەرامبەر بە یەکتری دیسکریمینیشن و ئەو شتانەی ئەمە لە سەر ئەساسی ئەمە دروست بووە وڵاتە و ناکرێتەوە بڵێ شتێک نییە ناوی نەتەوەی هۆڵەندی بێت یانیان نەتەوەی هۆڵەندی بریتە لە سەررجەمی ئەو دانیشتوانی کە لێراژین و بەیەکەوە ئەم وڵاتەیان وەکو چوارچێوەیەکی سەرەکی قبوڵە بەڵام ئەمانەی کە لێراژین خەڵکی جیاوازن گروپی جیاوازن ینی ئەوە لە بیرم چۆ خەڵە باسکەم نەتەوە هەیە هۆمۆجینە ینی هاوشێوەیە نەتەوە هەیە پلوراڵە ینی نییە ئێستاکە بەشێکی زۆری نەتەوەکانی دنیا نەتەوەی پلوراڵن ینی نەتەوەیەکن مەسەن زیاد لە زمانێکی تایە زیاد لە گروپێکی ئەتنیکایە زیاد لە دینێکی تایە بەشێکی زۆری ئەم مینانە ئەم نەتەوانی ئەمڕۆ لە ئەوروپادان نەتەوەی پلوراڵن و لەوە کەوتون نەتەوەیەکی کولتوری هۆمۆجین بن ینی هۆڵەندا وا بوو هۆڵەندا وڵاتێکی هۆمۆجینە ینی هۆمۆجین بە کوردیەکەی ینی هاوشێوەیە خەڵکەکەی لە یەک چووە تا کۆتایی کۆلۆنیالیزم تا ساڵانی 50 یەکەمین جار کە ئەندەنووسیا ڕزگارێ بێت ئەوانەی کە هۆڵەندا ئەندەنووسیای داگیر کرد بوو ئەوانەی کە لە ئەندەنووسیاوە لەگەڵ هۆڵەندا پێکەوە ئیشیانە کرد ینی با بڵێن جاش بوون دەوێت جاشەکانی ئەوانە لەگەڵ سوپای هۆڵەندی هەمیان هاتن بۆ ئێرە بوون بە بەشێک لە نەتەوەی هۆڵەندی جە دوایی کرێکاری کۆچ کرد و هاتینا ئێستا بۆ بە نەتەوەیەکی پلوراڵ خاڵی دووەمیانەوەی باسی پاتریۆتیزم و ناشنالیزم ئەزانی نییە ئەو دوو چەمکە هەردووچیان
ئەکرێ لە یەک نزیک بن ئەکرێ لە یەک دوور بن. یعنی مەسەن پاتریۆتیزم مانای خۆشەویستی نیشتیمان ئەوەی بە یەکەوە کۆمان نەکاتەوە نیشتیمانەکە. لەو نیشتیمانەدا ئێمە هەمومان هاوڵاتی یەکسانی و بەڵام زمانی جیاوازمانەیە دینی جیاوازمانەیە ئەمە بێزانی بەڵام فۆرمێکی ناسیۆنالیزمیش ئەتوانێت وابێ ئەو فۆرمی کە پێوتری ناسیۆنالیزمی مەدەنی ئەتوانێت هەڵگری هەمان کاراکتەر بێت و لەبەرەوە ئەتوانی بیانی پاتریۆتیزم ئەتوانێت وەک ناسیۆنالیزمی مەدەنی بیبینی ناسیۆنالیزمی مەدەنی ئەتوانی وەک پاتریۆتیزم بیبینی ینی لە بینی ئەو دوانەدا هین نییە ناکۆچیەک نییە. ئەوەی کە ماکرۆن باسیەکات ئەو فۆرمەی ناسیۆنالیزمە کە لەسەر دیسکریمینیشنی شەکە ئەوەی کە ناکۆچی دروست بکەی لە بینی موسڵمانی فەرەنسی و ئەلمانی فەرەنسیا لە بینی مەسیحی فەرەنسی و کۆمۆنیستی فەرەنسیا ئەوەی بە گشت یاچێتەوە ئەو فۆرمانەیە لە ناسیۆنالیزم کە ئینکلوسیڤنی نەزانینە ئەکسکلوزیڤن ینی دەرکەر خەڵکەکەنە دەرەوەی خۆیانەوە بەداوی فکرێکی دیاریکراوە. کاک مەریوان نازان برادرن ئەگەر یەکێک پرسیاری یەتکە نامە بنێر یاخود چکە من هەمووان نابینم چاتەکە دووشتی تایە لە چاتەکە کاک یارسان ئەڵێ دەوڵەت نەتەوە دروستەکە یان نەتەوە دەوڵەت دروستەکە یعنی ئەو پرسیارە بزانم بە فۆرمێشکە جواب بداوە و سەرنجێکیە لە دەوڵەتی نەتەوە بە مانای مۆدێرن لە بنەمادا دیموکراسی نییە چونکە دەبێت ئەو فۆرمە قبولکەی کە دەوڵەت سەپاندوویەتی ئەو سا کێشەی لەگەڵ تۆدانە نا دەوڵەتی نەتەوە بە شێوەیەکی ئۆتۆماتیکی این نییە دیموکراتی نییە دەوڵەتی نەتەوە ئەتوانێت دەوڵەتێکی فاشیستی بێت ئەتوانێت دەوڵەتێک بێت لەسەر ڕەگەزیش بکات لەسەر ڕیس نەژادیش بکات وەکو مەسەن لەسەر زمانی هیتلەر بینیمان فاشیزم بەم شێوەیەکایە ینی دەوڵەتی نەتەوە فۆرمی جیاوازەکرێ ئەوتۆریتێر بێت ئەکرێت دەوڵەتێک بێکە دەسەڵاتگەر بێت ئەکرێت ئایدۆلۆژیاک حکمی بکات کە پلورالیزمی قبول نەبێت گروپە ئەتنیەکانی ناوخۆی وەکو هەڕەشە تەماشا بکات بەم شێوانە. بەڵام ئەوەی کە تۆ ڕاست دەکەی یعنی تۆ بۆی ببی بە ئەندامی دەوڵەتێکی نەتەوە کۆمەڵێک شت هەیە ینی ئەوە هیچ نابی بە هەندامی هەندێک دەوڵەتی نەتەوە نابێت سمەزە تۆ کوردبی نابی بە هەندامی دەوڵەتی نەتەوەی تورکی ئیلاوێ بڵێ من تورکم ینی یاخود لە ئێرانە تۆ سودی بیت وەکو هاوڵاتی پلەیەک مامەڵە لەگەڵا ناکرێت ینی چکە ئایدۆلۆژیای دەوڵەتەکە کە نێشن ستەیتی کەلێەوە دەوڵەت نەتەوەی کە لێوە دروستکراوە ئایدۆلۆژیایکی دینیە بەڵام لە وڵاتە دیموکراتیەکانە لەو شوێنەدا کە دیموکراتیت هەیە و لەو شوێنانەدا داواکاری هەیە تاوان یعنی تۆ یان مەسە من ناتوانم بڵێم من لە هۆڵندام بەڵام من پرنسیپی یەکەمی دەستوری هۆڵندیم قبول نییە کە تێیدا باز دەواکە مرۆڤەکان هەمیان یەکسان بەرامبەر بە یەکتری ئەگە من ئەمەم نەگەر موتم نەخێر من کوردم لە ئێوە باشترم مویمترم ئێوە ناگۆنجێ لەگەڵ ئەو بنەمایە کە پەیوەندی نێوان خەڵکەکان و بەشەرەکانی لەم وڵاتانە بەیەک و کۆکردووە ئەوە ڕاستە ینی کۆمەڵێ ینی ئەندامبوون لە دەوڵەتی نەتەوەیدا ئەندامبوونێکی ئۆتۆماتیکی نییە بە بێمەرج هەمیشە کۆمەڵێک مەرجەیە بۆ ڕاست بەڵام ئەندامبوون لە هەموو گروپێکە مەرجی هەیە ینی لە گروپی کۆسمۆپۆلیتیشە بتێ بە ئەوانی کە دنیا بە نیشتیمانی خۆیان نەزانن جیهان بە نیشتیمانی خۆیان نەزانن بۆی ببی بەوە نییە کۆمەڵێک مەرجانەیە بێ و مەرجانت قبول نازانم بەڕێزی شتر ئەگەر قسەی شێبی یاخۆت کۆمنتێک سەرنجێک پرسیارێک کاک مەریوان دیارە کەس قسەی نییە بەڵێ فەرموو خانم ئەگەر خۆت ئەنمیوت بکەیت یەکداقا ئەتوانی خۆت ئەنمیوت بکەی ئێستا بەڵێ خۆی میوت کردەوە جەیان سەرەتا دەست خۆش بە کاک مەریوان ماندوو نەبی سپاس پرسیارێکم هەبوو لە دنیای ئێمەیە ئەوەی کە من دیقەتم مابێ ینی دوو جۆر لە بیرکردنەوە هەن یعنی دوو جۆر ئەوە هەیە کە لە ناو خەڵکاکە چەمکی ناسیۆنالیزم بەکاربێنن
جۆرێکیان عنیها دابژون بەسەر دووبەرە ئەو بەرەی کە پێی وایە کە بە جۆرە لە جۆرەکان و شانازیەک ئەیبینێ کە بڵێ من ناسیۆنالیستم و بەرەکەی تریان وەکو جۆرێک لە کەمکردنەوەی بەرامبەر ئەیبینێەوە من زۆر لە نووسینە بەر ئەوە کەومەها کە بە جۆرە لە جۆرەکانە هاکە ڕەدی یەکتری پێبنەوە بە جۆرێک ینی ها ناسیۆنالیستێکی فاشست ینی زۆر ئەم چەمکا بینم زۆر لام پرسیان و بەڵام لەم دەرسەی تو هەستەکەم تێگەیشتم کە خەڵە تێگەشتنی ئێمە لەو چەمکا و بە دوانی نەچوونمانە بە دوایەوە ئەگەر لەسەر ئەو شتێک بڵێ زۆر لام خانمجان لە وڵاتی ئێمەیە فکر بە مانە ڕاستەقینەکەی لە ڕاستیا زۆکەمە ینی ئامادەنی ئەوەی جنێو ئامادەیە تۆمەت ئامادەیە شکاندنی کەسایەتی ئەوانی تر ئامادەیە ئێستا تۆ بڵێ کاکە لە ناسیۆنالیزم کایەکی ئەکادیمیە بەدەیان نووسرتیانە نووسیوە سەدان حساسێتەوە بیرلەوەکەمە کە بڵم ئایدۆلۆژیە ینیا پێشتر کە تۆ ماناڵێ ئەڵێ کابرانیە خۆی پێم وهیمە کەسی قبول نییە دنیا بە گەمژازانێ زانی ینی ئەوە هینەکەیەتی ینی ئەوە کاردانەوەی ژمارەیەەکە من لەسەر کوردستان باوەڕ کۆمەڵی نووسیمەیە کۆنە من باوەڕم بەوەیە ئێمە لە کوردستانە دیسکۆرسمان هەیە گوتاری ناسیۆنالیستیمان هەیە بەس بکەری ناسیۆنالیستیمان نییە سەرجەمی بکەرە سیاسەکانی وڵاتی ئێمە هەمووی بکەری بەر لە دروستبوونی نەتەوەن هەمویان ئێمە ئەتوانین بڵێن نەتەوەکە دروست بوو ینی نەتەوە ئەو بوونە بە فیزیکیان ڕەنگە ها من خارم لەسەرەوەژ ڕێیەکمەیە لە دنیای دوای ڕاپەڕینە لە ڕاستیدا یەکێک لەو ئیشانەی کە کراوە ئەوەیە ینی پرۆسەی بەنەتەوە بوونی میلەتی ئێمە جارێ لە ڕووی سیاسیەوە تەواوپەکی کەوتویان ئێمە لە ڕووی سیاسیەوە نەتەوەنی ینی ئێمە هەموو هێزە سیاسەکانی کوردستان هەر هەمویان هێزی ئایدۆلۆژی بچووکتر لە نەتەوەن یاخود گەورەتر لە نەتەوە ینی مەسەن هەندێکیان دین ئیسلام لە نەتەوە مهمترە گەورەترە ینی ئیمپراتۆرە ینی نیە دینێکی جیهانیە یاخود لە نەتەوە بچووکترن ینی هێزی ناوچەیەکی دیاریکراون خێزانێ و بنەما بەتایبەتی بە هێزی سوڵتانی بنەماڵی دیاریکراوە لەبەرەوە بەڵام ئێمە گوتاری ناسیۆنالیستیمان هەیە ئەوە نییە کورد وایە و کورد حەقی ئەمەی هەیە و کورد ریفراندۆمەکەین دەوڵەت دروست دەکەین و نازانم ئابوووریەکەمان باسەر بەخۆ بێت و میلەتەکەمان پێویستەوەی ئەم گوتارە هەیە بەڵام سەرجەمی بکەرەکان بکەری نانەتەوەی سەرجەمیان بکەری بەر لە دروستبوونی نەتەوەن بە دیوی ئەو دیوە ئێمە کۆمەڵی گوتارمان هەیە لە ڕاستەوخۆ پێی وایە هەموو قسەکردنیەک لەسەر نەتەوە و ناسیۆنالیزم یەکسانە بە فەشێتەوەی کە تۆ ڕاستە لە کاتێکە مەسەن تۆ کە یەکەی سەرەکی لە دنیای ئێمەدا لە ناو سیاسەتی کوردیدا ئەگەر یەکەی بنەماڵە و خێزان و عەشیرەت بێ گۆڕانی ئەم یەکەیە بۆ نەتەوە بازێکە بەرەو پێشەوە ئێمە پێم وایە ئێمە بە 20 ساڵ بە 30 ساڵی کەشەوە بازەمە بۆ نادرێت یعنی نییە سیاسەتی کوردی لە کوردستان لە باشوور بە جۆرێک پارچە پارچەیە بە جۆرێک هینە جیرۆدەی دەستی یەکە کۆمەڵایەتەکانی بەر لە دروستبوونی نەتەوەیە بڕێلەوە ئەگرێکە شتێک هەبێت تێیدا سیاسەتێک بێت تێیدا چەمکی سەرەکی بریتی بە لە نەتەوە ینی قازانجی نەتەوەی دەستکەوتی نەتەوەی نازانم دەستکەوتی نیشتیمانی ئەم شتانە ئەمانە هیچی بوونی نییە ئازایی کە ئەمانە بوونی نییە بڕێک لە بەدیوی ئەو دیوە یەک هێرشی گەورە هەیە بۆ سەر هەموو شتێکە ناوی نەتەوە و قازانجی نەتەوەی و خەونی نەتەوەی و بابەتشتانە بێزای ینی وەک نەک هەر هێرش بۆ سەریە وەکو قۆناغێک باس دەکرێت کە تێپەڕیوە و باوی نەماوە و بە شەریەت ئێستاکە لە قۆناغێکی ترایەوە کورد بێ ڕاستەوخۆ بچێتەوە ئەو قۆناغی کە پێش هەموو بە شەریەت بکەوێتەوە بابەتشتان من بەبەستم لەوەیە ینی سیاسەتی کوردی و ئەو دۆخێکە لە کوردستاندا هەیە ینی لە زۆر سەرەوە لە ناو قەیرانی گەورە گەورایە بەڵام کێشەکە لەوەدایە ئەو فکرەی کە قەیرانەکان دەستنیشان بکات و پیشانی بدات نوقسانیەکان لەکوێدان و بکەرەکان ڕەنگە من کاتی ئەمانیش بخۆم بەڵام یەکشت هەیە یعنی من ئەوەنەی دیقەتم بێت ئێمە هەمومان یعنی نەک هەمومان بە
شکڵ ئامەکە بەڵام هەندێکمان نەزانین کە کێشەکان لەکوێیە یعنی چەند ساڵە لە دنیای ئێمە بە بەردەوامی دەست دەخینە سەر کێشەکان یعنی ئەڵێن ئەمە کێشەیە ئەمە کێشەیە ئەمە کێشەیە یعنی بە جۆرە لە جۆرەکان ڕەنگە من ئێستا بتوانم قسەی لەسەر بکەم یا هەر کەسێکی تر کە تۆزێک بە دوایە گەڕابێ بەڵام ئایا پرسیارەکە ئەوە ئەی حەل چییە یعنی ئمە بەردەوام شتەکان دیاریەکەین بەڵام ئازای خانم ئەمە بەشێکە لە گوتارێک ئەمڕۆ لە کورسانە هەیە ئەوەیە ئێمە قسەکان هەمووی ئەزانین شتەکان هەمووی ئەزانینەی چی بکەین نەک بڵێ هەمووی ئەزانین بەڵام وەک ئەوەی کە ها بە بەردەوامی ئەزانین خەلەلەکان لەکوێوەیە بەڵام ئەوەی کە ها شتێک کە بزانین چۆن چاکی بکەین ڕەنگەوە بێها کە لە ئێستا لەبەر چاومان نەبێیان نەمان بێت بەڵام من ڕام پێچەوانیم پێم وایە لە کورسانە قسە نەکراوە قسەی کەم کراوە قسەی زۆرەکرێ بەس قسەی خراپ زۆرەکرێ و پێشم وایە نییە لە ئێمە کێشە سەرکیەکانی وڵاتەکەی خۆمان ناناسی ئەزانی نیە و پێشم وایە بکەرە سیاسیەکانی وڵاتەکەی خۆمان ناناسی و کە ئەوانەشمان بۆ نەکرا نازانین چۆن لەوانە ڕزگارمان بێ ینی نیە ینی من باوەڕم بەوەیە لەم ئەم خۆپیشاندانانەیەخی کۆمەلگای ئێمە وەربگرێ لەم 5 ساڵەیە خیرە گوتاری سەرەکی چییە لەم خۆپیشاندانانە ئەمەکە ئەمڕۆیە ئەوەیە وازان لێ بێنن تێکەڵیان مەبن مەچن ناویانەوە سەریان مەخۆن بەکاریان مێنن بۆی بچن ببن دەستکەوتان دەستکە یانی نییە ڕێک هەموو ڕەهەند و ئاکارێکی سیاسی لەو خۆپیشاندانانە سێنەوە خۆپیشاندەرەکانەکەن بە کەسانێک کە پێویستیان بە کەسی تر نییە پێویستیان بە بەرنمەیەکی سیاسی نییە بە تاقی تەنیا خۆیان لەسەر جادەکان هەموو کێشەکان چارەسەرەکەن لە کاتێکا و کێشانی کە بۆ کۆمەلگای ئێمە دروست بووە کێشەیەکە پیاوێکی 80 ساڵی موچەخۆری خانەنشین بەدەستیەوە ئەناڵێنێ لەگەڵ مناڵێکە کە هێشتا لەدایک نەبووە یعنی نییە ئێمە نییە کێشەکانمان کێشەی نەوەیەک نییە کێشەی زیاد لەنەوەیەکە لەبەرەوە پێویستمان بە ئیشی زیاد لەنەوەیەکەیە بەیەکەوە ئیشی زیادنەوەیەکیش بە یەکەوە پێویستی بە دروستکردنی بلۆکی مێژووی هەیە پێویستی بە دروستکردنی بەرە هەیە پێویستی بە شتان هەیە بەڵام شتێک بە ناوی فکری دروستکردنی بەرە شتێک بە ناوی فکرێکی سیاسی کە لە خەمی کۆکردنەوەی ئەو هێزە پلوڕانانە بێ و هێزە جیاوازانە بێت لە بەیەکەوە بەبێ لە دەستدانی شوناسی هەرێکیان بەیەکەوە کۆیان کاتەوە ئەمە لە کورسانی ئێمە نەکبوونی ئەسڵەن نەبووە بە تێس یعنی من هەندێک وتاری بچووکمەیە لەگە کاگاراس فەتاح لەسەر بنووسیمانە بەزەم وتارانە و نەبێ لە ناو 20,000 وتار ڕۆژانەکان نووسریە زانی ئێمە لەبەرەوە پێم ینی ئێمە لە کۆمەلگای ئێمە ئەوەی کە وتری وڵای ئێمە قسەکە کە قسەکان لە هەمومانی زانین و هەموو مشکلەکانمان زانین ڕێک پێچەوانە باوەڕم بەوەیە کە کێشە سەرچەکانی وڵاتی ئێمە نەناسراوە بکەرە سیاسەکان نەناسراون تێزەکان ناڕاستنەوەی کە قساکە دەزانین کاک مەریوان وابزان هەر 4-5 دقەیەکی کە توانین بەردەوام بین بۆی سیمینارەکە زۆر درێژتەوی پرسیار هاتوون ئەگەر بتوانی بە خێرایی وەڵام دێ پرسیاری یەکەمیان ئەوە لە چاتەکەشی ئەگەر تەماشا بکەی هەڵۆمەلاڵێ کاک مەریوان چی هەیە بۆ کەس و حیزبانەی کە خۆیان پێ ناسیۆنالیستە بانگەشەی ناسیۆنالیزم نەکەن بەڵام دژایەتی جگە لە خەڵکی کورد هی کەسی تر ناکەن و کۆیلەی دژمنی خۆشیانن ئەوە ڕێک بەڕێک ئەوەیانەوەیە من ئەڵێم ینی ئێمە گوتارێکی ناسیۆنالیستی بەتاڵمان هەیە بەبێ بکەری ناسیۆنالیستی ینی ئێمە حیزبمان هەیە حیزبی بنەماڵە و خێزانە ئامادەیە لەسەرەوە خێزانە هەموو کورد بکوژێ بەڵام گوتارەکەی گوتارێکە بە باز لە کوردەکە یعنی ئێمە گوتارێکمان هەیە بەڵام بکەری هەڵگری گوتارەکەمان نییە هێزی پراکتیکردنی گوتارەکەمان نییە و لەبەرەوە بۆشە ینی گوتارەکە گوتارێکی بۆشە و فۆرمێکە لە ناسیۆنالیزمی بۆش و بێ قوڵاییە ینی دروستکردنی نەتەوە لە کوردستاندا دروستکردنی پرۆسەیەکی مێژووی زۆر ئاڵۆزە بۆ قسانە دروست نابێت خودی گوتارەکەش ئەگەر بەو ئاراستەی کە ئەوان ئیشی لەسەرەکەن ئەگەر سەرکەوتوو بێ هەرچەندە وابزانام لە سیمیناری داهاتوو باسی کوردایەتی و ناسیۆنالیزم کوردیەکەین با نەچین ئەو ناخەشەوە بەڵام لەو سەرەوە بە فاشیزمە یعنی ئەو ئاراستە ناسیۆنالیزمە مەدەنیە نییە
کە ئێمە لە فەڕەنسا ئەیبینین لە هۆڵەندا ئەیبینین. ئەزانین چێکاکە فۆرمێکە من ناڵم فاشیزم ئەزانی نیە فۆرمێکی دیاریکراوە لە دەسەڵاتێکی توندوتیژی سوڵتانی خێزانی فاشیزم خێزان بەڕێوی نابازای فاشیزم ئایدۆلۆژیا بەڕێوێ بە ینی ئەسڵەن ئەو مناقەشەیەش کە لەسەر فاشیزمێ لە دنیا ئێمە زۆر خراپە زۆر زای کەلیمەیەکە نییە مانای نەماوە ئەویش با هەموو کەسێک چەوترێ با هەموو کەسێک لەگەڵتان نەبێ پێ دەڵێنەوە فاشیستە زانی دەدا جاریان بە من وتووە فاشیستە زانیە بەبەستمەوەیە ینی ئێمە ینی بۆ خوێندنەوەی دنیای ئێمە پێویستمان بە کۆمەڵێک کۆنسێپت و چەم کۆمشتانە هەیە ئەوە بەشێکی غایبە بەڵام دروستکردنی پرۆسەیەکی وەکو دروستکردنی نەتەوەیەک دروستکردنی کۆمیونیتیەک کۆمەڵەیەک گەورەتر لە خێڵ و بنەماڵە و شار و ناوچازانی پرۆسەیەکی مێژووی زۆر ئاڵۆزە و ئێمە لە نە خەریکیەوە نین خەریکی دروستکردنی تەقسیماتی بەردەوامین مەسەن پەیوەندی نێوان هەولێر و سلێمانی قەت بە درێژایی مێژووی خۆی بەقەت ێستا خراپ نەبوو لەسەر فەیسبوک قسە بە یەکترێ وترێ لە ناو سیاسەتا قسە بە یەکترێ وترێ بۆ بەم شێوەیە. وابزانام لە سیمیناری داهاتوو باسی کوردایەتی و ناسیۆنالیزمی کوردیەکەی باسییانکەمە لەبەرەوە بە ئاخر پرسیار کە دیسان کاگەرسان ئەڵێ ئەڵمانیەکانی سویسرا لە ڕووی دەوڵەت سەر بە سویسرایە لە ڕووی نێتەوە سەر بە نەتەوەی ئەڵمانن ئایا ئەو کێشە هەر بەوە چارە سەر دەکرێت لە سویسرا زمانی ئەڵمانی مافی قسە و نووسینی هەیە ئەوە ئیشکالی نێتەوە یان دەوڵات پێم وانە ئەڵمانیەکانی سویسرا سەر بە نەتەوەی ئەڵمانیا بن ئەڵمانیەکانی سویسرا سەر بە نەتەوەیەکە ناوی نەتەوەی سویسریا لە ناو نەتەوەی سویسریا گروپی ئەتنی جیاوازێ ینی وەکو بەلجیکا ینی فەرەنسیەکانی بەلجیکا سەر بە نەتەوەی بەلجیکین بەڵام فەرەنسی زمانیان فەرەنسیە هۆڵندەکانی بەلجیکا سەر بە نەتەوەی هۆڵندا نین سەر بە نەتەوەی بەلجیکین بەڵام لە ڕووی ئەتنیەوە لێرە مشکلەکەی لە نەتەوەی گرتوەکان نەتەوە و ستیت یعنی تقریبا یەک پێناسیانەیە کەڵی ستیت بە هەمان شەڵێن یونایتد نیشنز نەتەوەی گرتوەکان دیسان دەوڵەتی یەکگرتوەکانیشە لەبەرەوە ئەو ئیشکالیەتە هەیە گروپێکی ئەتنی لەویاوی بە گروپی ئەتنی ئەتوانی خۆ بکەی بە گروپی ئەتنی بەڵام ئەشتوانیت خۆ بکەیت وەکو سویسریەک ئەڵێ من سویسریم بەڵام زمانم ئەڵمانیە وەکو مثل لە عێراقا ینی بزمەوە ئەو حەلەی سویسرا بۆ عێراق حەلی گونجاوە ینی عێراق ئەڵێ من عێراقیم بەڵام کوردم بەڵام ئەبێ ئەو کاتە عێراق وەکو سویسرا لێ بکەیت یعنی یان سیستمەکەی وەکو بێەوە ینی خۆی هیچێ لە کێشەکان ئەوەیە تۆ نییە مەسەن ئەوەیە عێراق چۆنەکەی بە سویسرا ئەی چۆن کوردەکەی بە ئەڵمانی سویسرایە بە ئەوەش دیوەکەی ترێتی دیوەکەی تریش ئەوەیە ئەو کوردەکە دوو ڕۆشن بیر و دوو سیاسیان بە یەکۆ ناگونجێت چۆنەکەی بە ئەڵمانێکی مشکلەکە لە کوردستان یەک ڕوویە بینی یان ئەوەی کە نایە هەردوو ڕوەکە بینی مەسەلەن ئەوەی کە دێت مەسەلە گەرباسەوە بکەی لە عێراقێکی دیموکرات عێراقێک کە هەمووان پێکەوە بژین ڕاستە خۆڵێ کاکە خۆی عێراق سویسرانیە خۆی عێراق نازان بەریتانیا نییە بەڵام خۆشت ببینێ ینی خۆشت ئەو نەتەوەی کە لە بەلجیکاژی لەبەرەوە ئەوانەی کە بەلجیکایان دروست کردوانەی کە سویسرایان دروست کردو هەمویان پێکەوەیان دروست کردووە یەکێک نهاتووە دژی سنتەر بێ یان سنتەر دژێوی تر بێ ئاساییە من یەک پرسیاری تر بکەم ئەگەر کاتەکەم ماوە بابیکە آخر پرسیار پێم وایە ڕەبتی بە مۆزوع کەشمانەوە نییە بە زۆر لام ماوەتەوە لەم کاتی خۆپشاندان شتا و تارێکم خوێندەوە باسی ئەوەیە کرد جیاوازی لە نێوان خۆپشاندانی ئێستا و حەڤەی شوبات یعنی یەکێک لە سەبەبەکان کە دیاری کرده بوو لە جوابی ئەوەیە کە بۆچی ئەمانی کە ئێستا لە دوای حەڤەی شوباتەوە ڕوئەیەن بۆچی نامێننەوە و بۆچی ئەهانی چۆن بڵێ کاتێکی دوور و درێژ بە دوای یەکترانایە ئەوە بوو کە ئەو پێیوا بوو کە حەڤەی شوبات ڕێکخراو ینی چۆن بڵێ ڕێخستنێکی تایە هەبووەوە کۆمەڵێک کەس هەبوون کە لە پشتیەوە بوون و کاری ڕێخستنەکەیان بۆ کرد یعنی تەنها ئەو کەسانە نەبوون کە چووبوونە سەر جادە بگراها کۆمەڵێک کەسی تر لە پشتیەوە بوو بەڵام ئەمەی ئێستا کە نامێنێتەوەی کە بە جۆرە لە جۆرەکان وەک بڵێ کە پلانێکیانە خۆت ڕێخستنێکیانە مێ بزانم قەناعەتی تۆ لەسەر ئەوە چیە کاکمەد ڕێک باوەڕ بەزانین کە بەهاری عەرەبی باشترین نمونەیە بەهاری عەرەبی تۆ تەنانەت ئەگەر حکوومەتەکەش بڕوخێنی ڕێکخراو نەبی
و سیاسی نەبی و تعبیر لە بەرەیەکی مێژووی نەکەی، یا ئیخوانەکان دەسەڵات لێسێنن یا ئەفسەرەکانی سوپاوەکو لە میسر بینیمان. ینی ئەوەی ئەم گوتارەی لە کوردستانە هەیە دژ بە سیاسیکردنی خۆپیشاندانەکان و دژ بەوەی هێزی سیاسی لە ناویانە بێنیە لەسەر ڕێک لەسەر کوشتنی بەسنەوەی ینی ئەو سەدەوەی ئەو ڕەهەندە سیاسیە ڕێکخراوەی یا پلوراڵ و هاریکاریە لە خۆپیشاندانەکان و ئەو هەموو جنێوەی کە لەگەڵ یایەت بە هەر کەسێک بچێتە پاڵیان، ئەمە هاتووە خۆی بکباندان پەرلەمان، ئەمە هاتووە نازان بێ بەوازانە بەدگومانیەکی گەورە. ئەوانە ئەوە هیچی لێ دروست نابێ، ئەوە نیە خەڵکێکن جارێکە ڕۆن دوو جار ڕۆن تااقەتیانە چێ نەهێزێکی ڕێکخراو لە پشتیانەوەی نە خۆیان خۆیان نەتوان خۆیان ڕێکخن ڕێکخراویان هەرچەندە ینی ئەمن لە سەرەتاش باسی خۆپیشاندان نەکرد لە بەرەوەی چکە باسی بڵین سیمینار بوو نەمویست تێکەڵیکەین، بەڵام کاک مەریوان خۆ کێشەی ئەو جەماعەتی کە یانەوێت تەنها لە کاتی خۆپیشانداندا بچنە ناو خۆپیشاندان و داکۆچی لەو بەرە سیاسی بکەن. باشە ئەوان لەبەرچی نایەن لە دەرەی خۆپیشاندان بەر لەوەی خۆپیشاندانەکان دروستبی کە خۆت و من و بەدەیان و سەدان خەڵکیش لەسەرەوە نووسیمانە. ئەمڕۆ کوردستان دەسەڵاتێکی نادیموکراتی دوو بنەماڵەی لە سیستەمێکی ئابووری چەتەگەرایی بەڕێوەیە بە ئەمە پێویستی بە دروستکردنی بەرەیەکی دیموکراتە کە هەموو هێز و گروپەکان تێدا کۆبنەوە بە ڤیژنێکی دیموکراتی کە تێیدا لە ڕووی ئابووریەوە لە ڕووی سیاسی و لە ڕووی کۆمەڵایەتیەوە بەرچاوی خەڵک ڕوومکەن بتوانین قسە لەسەر داهاوتی ئەو وڵاتە بکەین. لانی کەم 4-5 ساڵ بەیەکەوە کار بکەین بیر لەوە نەکەینەوە چێ سەرکردە چێ قازانجەکە بەڵکو گەڵ قازانجەکە و ئەگەر ئەو بەرێ ئەتوانێت لە دەری خۆپیشاندانەکانیشەوە دروست بێت و ئەگەر خۆپیشاندان یعنی خۆپیشاندان نەچوونە ناو خۆپیشاندان هۆکاری ئەو نیە کە ئەو بەرێ دروست نایە، بەڵکو کۆمەڵێک بەرژەوەندی تێدایە، بەرژەوەندی لەناو ئەو گروپانە هەیە، هەمووانەی کە لەناو حیزبەکانن، هەمووانەی کە لە دەری حیزبەکانن، گروپی مەدەنین، گروپی ڕۆشنبیرین، گروپی فێمینیستین، هەمووانە هەریەکە خۆی بە پاڵەوانە زانی. لەبەرەوە کاتێک گروپێکی گەنجانی تووڕەی کە بەڕاستی ئەوانە لە ڕاستە لە ئێسادا شۆڕژێرنین، یعنی بە فکر شۆڕژێرنین، بەڵام ئەکری خۆیان پەروەردەکەن خۆیان پێشخەن، بەڵام کاتێک گروپێکە چێتە ناویان هەروەک لە حەڤدەی شوباتیش بینیمان ئەو گروپە لەبەرەوەی گەنجان سەرکردایەتیەکیان نییە کە بتوان تعبیر لە خۆیان بکەن و بچنە ناو گفتوگۆی سیاسیەوە لەگەڵ هێزە دەسەڵاتدارەکانەوە. چێ دێت نوێنەرایەتی ئەو گروپە تووڕەیەکە؟ کۆمەڵێک سیاسی قەدیم دێ، کۆمەڵێک ئەندام پەرلەمانی قەدیم دێ، کۆمەڵێک دێت کە کارکتەری سیاسین لە ناو کوردستاندا، ئەوانە دێن مامەڵە ئەکەن، سازش لەسەر داوای خۆپیشاندارانەکانەکەن. تەنانەت ئێمە لە حەڤدەی شوباتیشمان بینی. لەبەرەوە من لەگەڵەوەدام هەموو خەڵکێ بچێتە ناو خۆپیشاندانەکانەوە، بە هێزی سیاسیەوە، بە هێزی ناسیاسیەوە، بە گروپی فێمینیستەوە، بەژنەوە، بە گەنجە و هەر کەسێک، بەڵام کەس ناکرێ یعنی ناو لە خۆی بنێ نوێنەرایەتی گەنجانی تووڕە بکات، چونکە گەنجان خۆیانە بێ نوێنەرایەتی خۆیان بکات. کەمال ئەزانی چیە؟ ینی ئەو دەسەڵاتدارانەی کوردستان لە یەک شتە زۆر سەرکەوتون، ئەویژەوەیە هەموو نوخبەکانی ناو کۆمەلگای کوردیان پارچە پارچە کردو، هەموو نوخبەکان، نوخبەی ڕۆشنبیری، نوخبەی سیاسی، نوخبەی ورداوەرەکان، نوخبەی هونەری، جارێ بەشێکیان کڕیوە، ینی بەشێکی نوخبەکانیان کڕیوە، ئەوانی تریان لە 20 ساڵ هەندێک خۆی فرۆشتن دێکراوە، بەڵام ئەوی تری پارچە پارچە بووە. ینی ئەو تەقسیماتە کە ئەمانە لەوا سەرکەوتن بیخەنە ناو هەموو یەهینەکانەوە نوخبەکانی وڵاتەکە. ینی ئێمە لە ڕاستیدا کاتی خۆی گوتارێکی کۆنی من هەیە، ینی ئێمە هینمانە، ینی بەشە ڕەخنەیەکەی کۆمەلگاکەمان و بەشە ناڕازیەکەی کە 70% دەنگدەری کوردستان ئازانی وە نییە بەپێی دوامین هەڵبژاردە نەزانی، ماڵێک لە 70% خەڵک نەچۆ بۆ دەنگدان کە چی ئێسەشە کە باز لە خەڵکە کریاڵێ هەمووی پارتیوێکی تێپەرستن،
ینی یەک دنیا گوتارمان هەیە بۆ نواقع قسە لەسەر خەڵکی وڵاتی ئەمریکازانی بەبەسمەوە 70% نیە نوخبەی نییە نوخبە ینی نیە خۆی نوخبە زۆر پێویستە بۆەوەی کۆمەڵە شتوانی بکەین بەڵام مەسەڵەن نوخبەی ڕۆشنبیرە پارچە پارچەیە نوخبە سیاسەکەیە پارچە پارچەیە ئەم نەوە گەنجە دوایی ئەو خاڵش بەڕاستی ڕاست نییە ئەوانەی کە لەسەر جادە بوون من خۆم لە کورسان نەبووم بەڵام من کۆمەڵک ڤیدۆم بینی کاکە پڕی بوو لە خەڵکی سەرسپیە زانی پڕی بوو لە ژنی 50 ساڵ و 45 ساڵ و 40 ساڵ و ئەمانە زانی ئەوەی کە پێمان وابێ لە ئاخر خۆ پیشاندانە هەر تەنها گەنج شوتە سەر شەقامەکانوانە ڕاست نییە زانی ینی هەر ڕوانینە سۆسیۆلۆجیەکە بۆ ڕووداوەکە ڕوانینێکی ناڕاستە زانی پێشم وایە ئەو ناڕاستیانە لە پشتیوە هین هەیە پلان هەیە ینی من باوەڕم بە بینینی نییە بە بینینی نیوتراڵ ینی هەموو بینینێک لە پشتیەوە هینەکە تەفسیرێکی دیاریکراو بۆ دنیا هەیە لەبەرەوانە هینانی ئێمە کۆمەلگایەکی تەواو پارچە پارچەمان هەیە و لە ناویدا هەر هەوڵێک بۆ تێپەڕاندنی بەشێکی کەمی ئەم پارچە پارچە بوونە نیە زۆر بە بەدگومانانە تەماشاکرێ بەدگومانیش گەیشتە و دەرەجەیە ناتوانین سیاست بکەین کە سیاسەتی نەکرد ناتوانانی ئەو دۆخە بگۆڕی ینی ئەو دۆخە بە نووسینی ڕۆمان و شێعر و کتێبی فکری و ئەو شتانە ناگۆڕێ کاک مەریوان بامش مداخلێ بکەمەگەرم هەڵی کاگرێ دوا قسە بۆ تۆ و پێت وانییە کاک مەریوان بۆ نمونە دیموگرافی لێرا زۆر دەورە بینێت تۆ باسیەوەتە کرد خەڵکی پیر زۆر لەناو خەڵکی پیریش هەبوو لەناو خۆپیشاندانەکان بەڵام دوجار تو تیژەکە گەنجان کردیان نەک پیرەکان خۆتە زانی ئەمە جیلێکمانێ پێش ڕاپەڕین کە بەینی کوردایەتی ئەوانە گۆشکرابوون و ئەمجا جینۆسایدیان بەسەراحەت ئەترسن ئەم وەزعی ئێستایان زۆر بەلاوە باشترە مقارنەیەکەن لەو کاتە لەگەڵ ئەو کاتە یان جیلی دوای ڕاپەڕینمانەیە ئیکسپیرێن بڵین ئەزمونینی شەڕی ناوخۆ و برسێتیان بینیوە لەگەڵ ئێستا مقارنەیەکەن زۆر شکورن بەڵام من لە وتارێک شاباس کرد کاکەما لە زانێ لە کورسان تایمیز پڵاومان کردەوە من وتم من ترسم لەو جیلە هەیە کە لە دوای 2005 و دوای 2005 لەدایککە بێ ئەم جیلە من پێم وابوو لە 2020ەکانە مزاهرەکەن و نتیژەکەن ئەم جیلە چونکە ئاگای پیرۆزیە زانن نە پێش ڕاپەڕینیان بیردێت نە دوای ڕاپەڕینیشیان بیردێت بەڵام من پێشبینیم نەکراوە بە سەریعی بێنە ناو شەقامەوە توندتیژی بکەن بەڵام ئەوە هاتن پێت وانییە هەر لە ئەم جیلێشە ئەبێ نخبەیە دروست بێتوە من لەو تارەکەش ماڵێ ئەم جیلا گە گویان لێ نەگیرێت چەند بارەیەکەنەوە دوای هەر گویان لێ نەگیرێ خۆیان حکومڕانیەکەن یعنی لەوانەیە بێنە سەر حکم تۆ پێت وانییە ئەمە ڕووەدا لە داهاتوو کەم جیلە گەورەتر بوونە یعنی تەخەڕوجیان کرد و شارەزا بوون توانای حکمیشیان وێت زایکی کاک ڕێبوار من ئەو دابڕانەی نەوەکان و جیلەکانم پێ ڕاست نییە ینی چونکە ئەو فۆرمەی لە دەسەڵات کە لە کورسانە سەروەرە لە ناو هەموو جیلێکە قوربانی زۆر دروست کردووە مەسەڵەن تۆ مەسەڵەن پێم زەلام هەیە 20 ساڵ 30 ساڵە نازانم چەنە مۆزەف بووە فەرمانبەرە ئێستا تەقاعودیان کردووە بە 300,000 دینار بە پارەکە ناژیە زەنی ئەو بۆ چوونە ڕاست نییە کە کێشەکانی ئەم جیلام جیلە باسییان نەبینیوە ئازانی ئێمە لە وڵاتی ئێمە کۆمەڵە کێشەمان هەیە لە زمانی باسانەمان بوو بەڵام لە زمانی باسا کۆمەڵی کێشەی ترمان هەبوو جیاوازە و کێشانەی ئێستا ینی ئەم خاڵەگانی نییە بەچوونی من ئێمە فۆرمێک لە دەسەڵاتمان هەیە بۆش باسکردینە تەنانەت کاریگەری نەگەتیفی بۆ سەر ئەو مناڵانە هەیە کە هێشتا لەدایک نەبوو نەزمەچەند تۆ دەوری 27 میلیارد دلار قەرزاری ئەوەی ئەمڕۆ لەدایکە بێت لە 15 ساڵیانیان لە 20 ساڵیا بێدابنیشە قەرزی ئەمانە باتەوە زانینە لە کاتێکا هیچ پەیوەندیش بمەوە نیە وە خاڵی دووەمیان ئەوەیە ئەم جیلە لە کوێ هاتووە ئەم گەنجانە لە ماڵی خەمیان لە خێزانی خۆیانەوە ئەمە باوکیان بینیوە باوکەکان چوونە سەر جادەی سوادەی نەبوو برا گەورەکانیان بینیوە خۆشەکانیان بینیوە ینی
ینی ئەوانەی پێش خۆشیان بینی و ناڕازی بوون چوونە سەر شەقا مشتیان بۆ نەگۆڕاوە ینی لە وڵاتی ئێمەیە لە سەردەمی شەڕی ناوخۆوە لە 94 و 95 خەڵک زۆر ناڕازیە فترەیەکی کەم ڕاستە پارەی نەوت نییە لە 2012 تا 14 تا سەردەمی داعش ئەو کاتە پارە زۆر بوو و یەکێ لە مشکلەکانی حەفەی شوباتەوە بوو لە قۆناغێکە خۆپیشاندان دروست بوو کە خەڵک کێشەی ئابووری نەبوو بەڕاستی بەڵام ئێستاکانە ینی هەموو ئەو مناڵانە بە درێژایی 10 ساڵی ڕابردوو یای بەدلانی کەم لە 2013ەوە باوکو دایک و کەس و کارەکانیان یا 2014 خەڵکە بینن لەسەر شەقامەکانن ینی پەیوەندیان ینی ئەو خیبرە سیاسیە ئەو عقلێت ئەو هەبیتۆساوی کە پیار بۆردیۆ ناوێنی هەبیتۆس ینی ئەو بەرنامە ناوەکی کە لە ناوتا دروست دەبێت لە پەیوەندیدا بەنەوەکانی پێشخۆتەوە و لەوانی کە دەرخۆ گەورەتر دروست بووە ینی ئەم نەوەیە شتێکی دابراو نییە مەجەرەیەک بێ دوورگەیەکی داخراو بێت سەررجەمی ئەزمونە سیاسیە کۆمەڵایەتەکەی لەناو ئەو دۆخەوە هاتووەکەتیان ژیاوە باوکی تیا بووە باپیری تیا بووە پیلە گەورەکانی تیا بووە ینی ئەو لەبەرەوە هین نییە بەکارێکە بەرهەمی ئەو دۆخەیەوە بەرهەمی لە ڕاستیدا کێشەی سەرچوە بەرهەمی ناومێدیە گەورەکانی ئەو دۆخێ ینی ڕەنگە لە کۆتایەکە باسیکەین ئەو دۆخەی کە بزوتەوەی گۆڕان دروستی کرد و ئەو ناومێدیە گەورەیە و وێرانبوونی ئەو بزوتنەوەیە و چون بە تەقلیدی بوونی بە بنەماڵەیی بوونی ئەمانە ینی بەقەت تێکچوونی یەکێتی خراپە من لە سلێمانی کۆمەڵی خەڵکی زۆریان دەبینی وتم کاچی من ئاژبەتاڵی 75 زۆر کارەساتێکی گەورە بوو بە دوای ئەوە یەکێتی نیشتمانی دروست بوو کە بەری ڕەنجی بەشە خوێنەوارەکەی کۆمەلگای ئێمە بوو دوایی تاڵەبانی کردی بە حیزبی ماڵەکەی خۆی پێوتم ئەمەی بزوتنەوەی گۆڕانیش من کۆمەڵی وتاری ساڵی 2009 بزوتنەوەی لە چۆ هاتووە ئەم بزوتنەوەیە بەری تێکەڵبوونی ناڕازایی کۆمەڵایەتی گەورەی ناو کۆمەلگای ئێمە بوو بە ئینشقاقێکی حیزبی چانسی ئۆپۆزیسیۆن لەبەرەوە کە تێگەچێدەم بزوتنەوەیە لەگەڵ خۆیان سەررجەمی ئەو جوودانە کوژێکە لەو ماوەیان چوتەوە ئێسەنەوەیە کاتوو ئەمانی هەموو بینی وازەری نەی بینی بێ باوکی بینیوێتی براگەورەکەی بینیوێتی خۆشەکەی بینیوێتی لەبەرەوە ئەم نەوەیە بەو شێوەیە دابراو نییە وەکو باس لە گوتاری عەلامی وڵاتی ئەمە باسەکرێت ئەساڵێگرین بۆ زۆر سپاس کاک مەریوان دۆستان زۆر خۆشحاڵ بووین ئەوانەی گوێیان لێمانە و ئەمان بینن تا سیمینارێکتر بەخواتان نەسپێرین بمینین لە خێر و خۆشی